وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن بەردەوامین لە بەرپاکردنە دادگاهە ئەنفالیان دادگاهە هەشت. من ئەو شەو بە بەشداریە کاک وشیار شێرەخانی قەرارە ڕەوایەتێک لە فاجعەیە ئەنفال و ئەنفالیان ببیسم. هەر بۆیە پێم باشە کە مقدمەیەکمان نەبێ لەبەر خاتری ئەوەی کە کاک وشیار کاتەکەی مەحدودە و درەنگ ئەبێت و شەکەتی یەکات. سعیەکەین یا لە خەلالە ڕەوایەتەکەی ئەوە یا دوای فەرمایشاتە ئیشان ئێمە تەحلیلە خۆمان لە دادگاهە هەشتە ئەنفالیان بکەین. چاوەڕوانی کاک فەقیە وشیار تەشریف بێرێت. ئێمە تقریبان لە شەوان ڕابردووە تەکە ئەم مۆعزەلە ڕوبەڕوو بووین کە متعسفانە ئەوانەی کە گەرەکیانە بێن لە دادگا شەهادەت بدەن نەحوەیە ئستفادەکردنە لە لایڤە فەیسبووکی نازانن. بە قەوڵە خۆمان لەوێ ئاو هەست گڵ نییە، لەوێ گڵ هەست ئاو نییە. ئەوانەی کە شەهامەت و وجدانیە بیانە هەست کە لەم دادگا بەشدار بوون ئیمکاناتەکان و نەحوەی ئستفادەکردن لە تێکنیکەکان بۆیان سەختە و کەسانێکی فرەیش کە ئوسوولەن ئەم معلومات و ئیمکاناتیان هەست بەشدار ناون و جۆز ئەم مەسئلە نییە. من تۆزێکی ترە وێسم ئەگەر تەشریفیان هاورد کە هاوردیان و دەست پێەکەین، ئەگەر تەشریفیان نەهاورد مەجبورم دیبەیتەکە دابخەم و ئەمجار سەر لە نوێ خۆم بە تەنهایی دادگاهە ئەنفالیانە هەشت بۆمە بەرەوە. دادگاهە ئەنفال لە سەروبەندی شکڵدانیا بوو، هەنوو نەگەیگە بە ڕەوایی، یعنی ڕەوایی بە معنای چیرۆک وتن و کەسێک نەهات کە بە وردی چیرۆکەکان بێژێت بێجگەلەوەی کە هاوڕێ پێشڕە و تۆزێک بەحسی کرد. ئێمە هەر لە سەروبەندی قەوامدان و شکڵدانە بە دادگاهە ئەنفالیان بووین کە تەداخلی کردبوو لەگەڵ هەڵەبجە و شەوە چلەیە هەڵەبجە. کاک فەقیە وشیار وەکو شتێ ناتوانێ بێت. ئەم لە خزمەتە قوربان. کاک وشیار شێرەخانی وەختتان وەخێر. ئومیدوارم دەنگ باش بێت بۆ ئێوە. دەنگە باشێت. جا ئێوە بێ زەحمەت کاک وشیار ئەگەرەکرێ خۆتان بناسێنن و پاشان بێژن کە بە چه مێژوویە کاچووگن و چۆن ڕوویگنە ناوە ئەنفال و ئەنفال چۆن ئەناسن و لێوەوە دەست پێ بکەن. من ئەبیسم چون ئێمە تا ئەم دەقیقە لە دادگای ئەنفالیانە ڕەوایەتمان نەوگە، یعنی کەسێ نەهات کە لە نقطەیەکەوە دەست پێ بکە وەکو ئەوانەی هەڵەبجە ڕۆژی 15 سێوە دەستیان پێکرد تا ئەگەینە ئوردوگاکانە سۆنقۆر و هەرسین و ئەوانە. منیش پێم خۆشە ئێوە دەست پێ بکەن، خۆتان بناسێنن سەرەتاوە دەست پێ بکەن کە ئێوە لە کوێوە چوونە ناوە ئەنفال. فەرموون. من فەقیە وشیار شیلەخانی شۆرەتمە، هەر ناوەکەشم شۆرەتە، تقریبەن خەڵکی هەر بەو ناوە دەمناسێ. من پێشمەرگەیشی سەرەتایی شۆڕشی نوێ بووم، هەتا ئەم کۆتاییانەش هەر بەشدار بووم لە حەرەکەی سیاسیە، هەتا ئەو کاتەی ئێستا کەسێکی بێلایەنم دانیشتوم. ئێمە لە ئەنفال یەکەم ئەنفال لە تقریبا کۆتایی مانگی دوو ئەو ناوەکە دەستی پێکرد. 88 یا 87 کۆتایی مانگە 2 88 88 بەڵێ.
دەستی پێکرد بۆ منتیقەی سەرکردایەتی ئەو سەردەمەی یەکێتی و حیزبەکانی ترکە لەو منتیقەیە بوون تا ڕادێک لە منتقەی جافایەتی بوون لە ڕۆژهەڵاتی سوورداش ناحەی سوورداش ناحەیەکە تقریبەن لە 670 ڕەمبێ زیاتر بێ کەوتۆتە شیمالی تقریبەن سلێمانیەوە بیسەبت شیمالی سلێمانی و بەشێکی کەوتۆتە خواروی سەروی سلێمانیەوە لەو بەو شێوەیە بڵین بەعام لە سەروی سلێمانیەوەیە منتقەی دۆڵی سوورداش و جەبهەکان کە دەستی پێکرد لە ئەنفالە لە ساڵی 1970 لە سەرەتای لە کۆتایی مانگی 2 خایاندی هەتا 19 مانگی 3 شەڕەکان تا 19 مانگی 3 خایاندی شەڕ یانی ئێوە شەڕتانە کرد لەگەڵ یانە منزورت ئەوەسە ئێوە لەو منتەقە دەرگیرن تەکە حکوومەتە عێراقا بەڵێ ئێوە بەعنوانە پێشمەرگەی کۆمەڵەی ڕەنجدەران قوربان بڵێ بەڵام هەموو لە یەک بەرەیە کە نیمچە بەرەیەک بوو پیانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە لەو بەرەیە بووین ئێمە لەو کاتەیە بەرەیەکمان بەدەستەوە بوو لە جەنگ ئەویش منتیقەی زێویە بوو کە لە ناو باوەشی شاخی پیرەمەگرونایە زێوە و چای پیرەمەگرون ئێمە وەک تیپێک کە بەناوبانگبووین تیپی 23 سوورداش بوون ئێمە لێەوە بەرگریمانە کرد لەبەر ئەوەی حکوومەت لە هیچ دەریویەکەوە نەتوانێ پەلەمار ئەو منتیقەیە بە جا بۆ زانیاریتان من حەزەکەم ئیزافەتەن بۆ مەوزوعات ساڵی پێشووتر ساڵی 1970 مانگی 5 بۆ 6 لەو فترەیە حکوومەتی عێراقی بۆ یەکەم جار لەگەڵ کووردا لە منتیقەی کوردستانە کە چیمیایی بەکارهێنا لە دەی زێویە بەکاری هێنا لە یەک شوێن لە کوردستان بەکاری نێنا بوو لەو سنوورەی تیپەکەی ئێمەیە بەکاری هێنا تقریبەن 15 پێش بەرگەمان برینار بوو چەند کەسێکی مەدەنیش هەر لە گوندی زێویە وەکو عەرزم کردی دەی زێویە لە ناو باوەشی چای پیرەمەگرونایە و شەختی پیرەمەگرون بۆ خۆشی هەر لەو منتیقەیە کە پیرێکی مەرقەدێکە کە مەرقەدی پیرێکە لەوێ بە ناوی پیرەمەگرونەوە ئەوە شوێنێکی سیاحی و خۆشیشە بۆ سەیرانگا خەڵک ئێستا دەچێت بۆ شوێنە ئەمە من لێرە مەقسەدمەوە بوو تەنها گوندی زێویە و مقڕی تیپی 23 سوورداش کە لەوێ بوو بە خەڵکی بناسێنم کە بۆ یەکەم جار چیمیایی لە هەموو کوردستان لەو شوێنەی ئێمە بەکارهات کاکە وشیار پارە مەدفەعی بە عەرەبی پێڵێن مەدفەعی وەشی تریش بە کوردی بڵێن بە تۆپباران چیمیایی لێداین لە تقریبا نزیکەی سەعات و نیوێ 2 دانە سەعات بەو شێوەیە مستەمر کوتای بە 3-4 جۆر چەک 3-4 جۆر خۆمپارە تۆپباران تۆپەکان بریتی بوون ئەمە تەبعاً مەسایلی عسکەریە خەتەی خۆی هەیە شیمیایەکان 3 نەوع بوون و تۆپی پارچەشی لەگەڵاتەیە کرد تێگرت بۆ منتیقەکە بۆی خەڵک ڕانەکە خەڵک خۆی بشارێتەوە لە کوونەکانە و لەوێ چیمیایەکە بیکوژێ بەو شێوەیە بەڵێ ئەوە مەبەستم ئەوە بوو منتیقەی خۆمان بناسێنم زێویە کە ئێمە مقڕی تیپی 23 سوورداشی لەبووین و چیمیاییش یەکەم چیمیایی کە لە کوردستان بەکارهات لەوێ بەکارهات ئەنجا بۆ مەسەلەی ئەنفالیش ئێمە هەر لەوێ بووین ساڵی 1970 کاک وشیار ئەگەر ئیجازە بدەیت چون ئێوە کۆمەڵی شتانوت ئێشە بیکەنەوە بۆ ئێمە
بزانە یەک ئێوە خەریکن ئشارە بەوە ئەکەن کە جەنابەت پێشمەرگەی و وایتە منتەقەیەکە و ئێژی شەڕەکان دەسی پێکرد لە منتەقەی دڵی جافایەتی و سوورداشە. ئێوە ئێشی بێژن کە ئەوڵەن ئێوە شەڕە جبهەیی خەریکن ئەکەن، ئێوە هێستان چەندێکە خەریکن بەرگیری لە چی ئەەکەن، قەرارە چی لە دەست نەدەن. مثالە دەمە خزمەتتان مەسەڵەن جنابەت من ئەو منتەقە شارەزانی وایتە دۆڵێکا لەگرا حکوومەتە بەعس هاتکەم دۆڵە لە تۆ بسێنێت دەی تۆ خۆ نیروێکی پارتیزانی دەتوانێت بڕۆیتە دۆڵێکی تر چۆریکەی خۆ تۆ دفاع جبهەیی ناکەی خۆ حکوومەت نییە. ئەمانە باس بکەی و بگەی بە ئەوەی کە تۆ ئەسن لە کەیوە ئەزانی ئەمە ئەنفالە تۆ نازانانی ئەمە هجوومە کریا گەسە سەرت ئەم ناوچە چۆڵکەی بڕۆیتەوە ناوچەی تر. ئەمانە بەحسکە با ئێمە سەرمان لێ نەشێوێت وەفەرمو من نەمگەرەکە لەبەرەوەی کاتە ئێوە شێکەموێت و وتان کە تااقەتان نامێنێ فرە بێ من فرە سعی ناکەم بڕۆمە ناوی باسەکە بەڵام ئێوە زەحمەتێ بکێشن ڕەوایەتەکە بێنن و تەوزیحی بن فەرمون. جا من حەز دەکەم عەرزت کەم لەو بارەیەوە ئێمە وەکو ئەو سەردەمە وەکو حەرەکەی کوردی شۆڕشی نوێ ساڵێک و دوان نەبوو دەستمان پێکردو. من خۆم پێشمەرگەی 76م لە شەڕی پارتیزانیەوە دەستمان پێکرد. دواتر شەڕ چەند مەرحەلەیەشی هەیە لە ڕووی عەسکەری پارتیزانیەوە لە ڕووی حەرەکەی سیاسی و شۆڕژگێڕیەوە. ئەو مەرحەلانە تعریفە ئەکرێن بەم شێوەیە. یەکەم شەڕی پارتیزانی مەفرەزە لێدە و بڕۆ خۆ بشارەوە دوورکەوەرەوە لە دوژمن زەرە لە دوژمن نەدەی و لە دوژمن دوورەکەیەوە. ئەمە سەرەتای حەرەکەی سیاسی و شەڕی پارتیزانی ئێمە بوو. دواتر شەڕی بزێوی پێڵێ بە عەرەبی محرک، بە کوردی شەڕی بزێو شەڕی جوڵاو. لە منتقەیەک شەڕێکەکەی شەڕێکی 24 سەعاتی یا 10 سەعاتی. دواتر ئەو منتیقە چۆڵەکەی ئەچێ منتقەیەکی تر. ئەبەم شێوەیە ئەوان کە شەڕەکان گەورە بوونەوە پێی ئەڵێن شەڕی بزێو گەورەترە. بنەمە سێ مەرحەلەیە. مەرحەلەی ئەخێری ئێمە شەڕی مقاومەی تەواومان هەبوو چونکە بۆ وەزعەکان وازیح بوون لە لای ئاشکرا بوون لە لای هەموو خەڵکی کوردستان. لە کۆتایی وەزعەکانە لە کۆتایی ئەو سەردەمانەیە ئێمە ئەمانزانی کە حکوومەتی عێراق ئەیەوێ هەموو کوردستان ئەنفالکە. هەر ئەتانزانی چۆنە ئێوە ئەتانزانی کاکوشیان معلومات هەبوو لە حکوومەتی عێراقیەوە مەسەرەن خەڵک هەبوو معلوماتی هێنات لە وەزارەتەکانە خەڵک هەبوو معلوماتیان بۆ شۆڕش بۆ یانێ هاوڕێ پێشڕۆ هاتە لای ئێمە پێشمەرگەی حیزب شوعی بوو وەوتی تانەوە دوو یەک کەس نەیزانی کە ئەمە ئەنفالە وردەنەوە دوو یەک بڕێ جاش بەحسیان کرد کە ئەمە ئەنفالە و ئاوا بووکە و بعدێەوە شۆش دێ بەحسیان کرد. کەواتە جەنابەت ئێژی ئێوە لەناوە یەکێتی نیشتمانیە ئاگادار بوون بەر لەوەی کە ئەنفال دەست پێ بکە زانێکتانە ئەنفالێک هەست بۆ پرۆژێکی ئاوا هەست. شەرت نییە ئەو ئەنفالەی کە ئەم جارە کرا لە سەرەتاوە هەر هەبووە بەڵام کە هەبووە بە شێوەیەشی تر. مەسەرەن ئێمە لە سەرەتا کە دەستماندایە چەک و شۆڕش بۆ ئێمان دەست نەدایە چەک فەکێتۆ قسەیەکی مهمت کرد با من لەگرا یەک سوعالە لێ بکەم قسەکە لەبیر نەچوێت. تۆ وتت ئەنفال زۆر پێشتر دەسی پێ کرد و سوعالە منە بەسە ئەنفال یعنی چی کاک فەقیه وشیار؟ لە نظرە تۆوەها بە تعریفە تۆ خیلی مهمە مەچون تا ئێستا کەس تعریفی نەکردگەس ئەنفال یعنی چی؟ بە تعریفی من ئەنفال ئاەتێکە لە قورئانی پیرۆزدا هاتووە لە سەرەتاکەوە کە دەست پێکە بەوەی ئیشارەتەکە ئەڵێ یەسئەلوونەکە عن الأنفال پرسیارت لێ ئەکەن ئەنفال چییە؟ إن الأنفال لله ورسوله. أما آيتك لآية القرآن بلام قرآن چون أو برادري إما تعريفي أكا قرآن أم قرانا أما تعريف كرديكي قرآنا أم قرانا واي باسكات كتول لبيناوي خوايا أم خباتا أكي ئیتر من لەوە تێناگەم خوا ئەنفالی بۆ چییە؟ وا پێغەمبەرەکەی ئەوێت بەڵام خوا ئەنفالی بۆ چییە من نازانم.
ناخر ئێستا ئەوە تعریفەکەی ئەوەی نەگرتەوە من جبا عرضت كم أنفال يعني الغنائم بعربي يعني دسكوت اوكي بس با من سوالك اللي بكم بس هم ازاني جناب دم برسيارة ام قصة بو كردو من بو ام سؤال مكرتو وتد كأنفال بيشو تدسي في كردو اما شاهدين كبيش لوي كبروسيسيك ناو بن لي بناو انفال خلق لسرزمين كردوارا كوش ادري ان وانا ناوي مجمع كان مجتمع كان ولوي سعران بيدن جگەرەی سۆمریان پێدەن بایعیان پێدەن پارەیان پێدەن لەگرا غەنیمەتە دەوڵەتە عێراقی چ بوو ماڵی داوە خەڵکی و کارەبای دا و ئاوی دا و پارەیدا تماشاکە منزورم فقط غەنیمەتەکە نیە ها تعریفە ئێوە ئێستا چییە؟ تعریفی ئێمە حکوومەتی عێراقی ئەو سەردەما خۆی بە خاوەنی هەموو عێراق و کوردستانی شەزانی تەبێتەن دەوڵەتە عێراقی جستە خۆی بە ساحەوە عێراق زانی خۆ بەڵێ 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 لا ئەزال هەروایە بەڵام ئێمە کە ئەم معلوماتم باس کرد بۆ بەڕێستان ئێمە لە سەرەتا کە بووین بە پێشمەرگە و هاتینە دەرەوە بۆ نەبوو کوردستان ڕزگارکەین بۆ نەبوو حرەکەیشی ئەوەندە گەورە بکەین کە کوردستان لە دەستی حکوومەتی عێراقی دەرکەین نە بۆوە بوو دوای ئیتیفاقی جەزائیر لەگەڵ شای ئێران و سەدام حوسێنە کە کردیان لە جەزائیر لەگەڵ هەواری بۆ میدیان لە ساڵی 75 لە مانگی سێ مانگی سێ و دوو سێ و ئەوانەیە پێما بە ئیتیفاقەکە بوو وعدوا بوو ئیتیفاقەکە خەلیجی عەرەبی ببێ بە خەلیجی فارسی ئەمە یەک خەلیجی 1 کیلۆمەتر بۆ ناو عێراق حدود بگوازرێتەوە بە درێژایی 1000 و ئەوەندە کیلۆمەترە لە خەلیجەوە تا حدودی تورکیا حدودی ئێران بگوازرێتەوە بۆ ناو عێراق 1 کیلۆمەتر فعلەن گواستیشەوە ئێمە خۆمان لەو حدودانە گەڕاین کە پێشمەرگە بووین ئەو چێلەی کە بۆ حدود دانرا بوو ئەو ناونیشانەی بۆ حدود دانرا بوو کیلۆمەترێ لە ناو ئێران بوو ئەوی تر کیلۆمەتری هاتووە ناو عێراقەوە ئەمە دواتر بۆیان هەبوو 30 کیلۆمەتر هەردوو لا چی ئێران چی حکوومەتی شای ئێرانی و چی حکوومەتی عێراقی ئەو سەردەمەی بەعز 30 کیلۆمەتر ئەبوو چۆڵکەن 30 کیلۆمەتر بۆ ناو عێراق 30 کیلۆمەتر بۆ ناو ئێران ئەبوو ئەم حدودانە چۆڵ کرایە دواتر بە تەدریجی ئەم میلەتە ئەنفالەکرا البته من ببخشە من لە ئێستاوە بەو زەرورەتە پێم برد کە ئێشە بڕۆم مەفاد قەراردادە جەزائیر بخوێنمەوە من نەمخوێن دەگەسەوە گەڕام بۆی دەسم نەکەوت لە ئینتەرنێتە و نازانم لەکوێ توانم مەفاد دەکەی بدۆزمەوە جەناب دەگەرتوانی بلی و دوا حەد بوو بە عەرەبی بە فارسی هەت بوو بۆمی بە هەنێری مەمنونە دەوەم چوون ئەم قسانەی کە کردت خۆب نکاتە جالبترێکی واتیە بەڵێ ئەمە ئەم خطەیە بۆ لە ناوبردنی کورد سەدام بەکاری هێنا ئێران دەیەکانی خۆی چۆڵ نەکرد گوێی نایە بە ئیتیفاقەکە بەڵام حکوومەتی عێراقی لێرە 30 کیلۆمەتر چۆڵی کرد حدودی چۆڵ کرد ئەم 30 کیلۆمەترە خطەیەشی تایبەتی دەوڵەتانی عەرەبی هەیە کە پێی ئەڵێن پشتێنەی عەرەبی بە دەوری نیشتیمانی عەرەبیە جەمال عەبدولناسر کاتی خۆی دایناوە حیزام العەرەبی ئەم 30 کیلۆمەترە ئەکرا بە عەرەب تعریب ئەکرا بۆیە ئێمە دەستمان بە شۆڕش و شەڕی چەکداری کرد لەگەڵ حکوومەتی عێراقا لە سەرەتا بە پارتیزانی بێسە کاکە ئێستا جەنابە تەحلیلێکە کرد ئەم تەحلیلە کۆمەڵەی ڕەنجدەران وەختێ بانگەوازی کردگە بۆ هێزگرتن ئەمەی وتکەوت کێسی چوون 30 کیلۆمەتر تعریب قەرارە بکرێ ئێمە دەسەوەینە چەک ئەمێ وتکە تۆ ئەم خەتابەت هەست دەسەکەوێ لای خۆیان دەی لوتفەن ئەم بەڵگە بۆ ئێمە بەهەنێرن لوتفەن من ئەو بەڵگە وەکو نووسین شک نابم کەس هەیبێ بەڵام ئەمە تعلیماتی حرەکەی کوردی ئەو سەردەمە بوو لە شۆڕشی نوێیە ئێمە ئەبێ بەرگری بکەین بۆی ناوچەکەمان نەکرێ بە عەرەب یەک دووەم حکوومەتی عێراقی موسەیتەر نەبێ لە سەردەیەکان دوو سێم ئێمە ئەم بەرنامە ڕێژیەی کە حکوومەتی عێراق
بۆ تعریبکردن و ئەنفالکردنی کورد هاوەدەسیەوە نێڵین سەر بگرێ. ئەمە هەدەفی سەرەکی شۆڕشی نوێی ئێمە بوو، نەک تەنها حکومی ذاتی عالیە بێسە کاکەیسە من عالی بوو ئەم قسە کردت عالی بوو. ئێژی لە تعلیماتە سیاسی ئەمیانە بە ئێمەوت دەی چۆن بەری پێگرن. ئێستا جنابەت وتت لە تعلیمات سیاسی کۆمەڵی ڕەنجدەرانە بە ئێمان وت کە ئێمە بەرەگرین بە تعریبکردن و بە چۆڵکردنە لادێکان و کوردستان چۆن بەری پێگرن. خۆ بەرنمەکەتان چ بوو؟ بەرنمەیە کە بە ئێوان ئەدا چ بوو؟ شەڕ پارتیزانی بکەن بەری پێگرن؟ شەڕی پارتیزانیمانە کرد لەکوێ لە لادێکانە یا لە شارەکانە؟ لە شارەمان کرد، لە لادەیە ئەمان کرد، لە چیا ئەمان کرد، لە دۆ لە کام شار مشخصە لە هەر شوێنێ فرسەت ببووایە ئێمە لەوێ دەستمانەوەشان، لە شوێ دوژمنی ئێمە زەعیف وایە ئەو سەردەما لەوێ دەستمانەوەشان. لە سەرەتا ئێمە مەفرەزەی 10 کەسی 6 کەسی 15 کەسی 20 کەسی لەو بابەتە بوون. چیاکان ئاسێن لە منطقەی ئێمە چیاکان سەختن. ئێمە لەو چیانە لە پێدەشتەکانی گەرمیانیشا هەردە و هەڵەتی زۆرە، چون هاوشانی قەسری شیرین بۆ خۆ دەبینی ئەو منطقەیەمووی هەردەیە. لێرەش بە هەمان شێوە هەڵەت و پەڵەت و ئاو دڕ و شی و کەند و لەندی زۆرە گەرمیانی ئێمە بڵێ نەک کوردستانەکان کوێستانەکان بەرەو خواریش ئەو شتانەمان هەیە. پەسێمە تێگەیشتین لە شوێ دوژمن زەعیف وایە لێمانەدا. ئەبەمە ئێمە کارێکی وامان کرد حکوومەتی عێراقی موسەیتەر نەبێ لەسەر خاچی کوردستان و بتوانێ ئەو بەرنامەی کە ئەڵێم بەتەمای بوو، چونکە ئەو بەتەما بوو ئەو 30 کیلۆمەتر دواتر دیەکان بکا بە مجەمەعاتی بە ناوی مجەمەعاتی عەسریەوە شارستانیەوە کۆمەڵگە دروستکە بۆ ئەوەی بتوانێ میلەتەکە کۆمەڵکە. دواتر بەرنامەی هەبوو بیبا بۆ جنوب هەرچی گوندەکانە عەرەبی جێنشینکە. ئەبەم شێوەیە بەرنامەی لە ناوبردن و ئەنفالکردنی کوردیان نەک لە ئێستایە. کاکە فەقێ بێسە یعنی ڕەوایەتەکە بە توولانی و نەکەینەوە. بزان میسەل لە دوو چت خۆم تێنەگەین. یەک کۆمەڵی ڕەنجدەرانە عێراق ئێشێ حیزبێکی چەپی بێت، مارکسیستی ماوەیستی بێ بۆ خشی یعنی ئێوە بلاخەرە لەسەر ئەندێشەکانە ماوچەتون خەریکن کارەکەن. ئەمە نوکتەی ئەوڵ و جنابەت ئێژی کە ئێمە هەدەفمان ئەوە گەسە نابوو دیاتەکان لە بین نەچێت. بێسە کاکە وشیار ئەمە دانێ لە ئاخرۆ لەسەری قسە بکە. من فقط گەرەکمە خەڵک لە بیریابێت تەمامە ئەم کارانە کە ڕژیمە بە عەسکەرێکێ بیکا گەرەکی کورد بکا بە مەوتنە عێراقی. ئێستا کاک فەقیە 40 ساڵ لە تەمەنی چووگەوە پێشمەرگەوگە لە بەرامبەر من دانیشتکە و بە ئیفتخارۆ مەواتنە عێراقیە و پاسپۆرتە عێراقی وا لە گیرفانیە. ئەوەی کە ئێژێتی خەڵک ڕابوو گوازن و دەری بیرن و بیوەن دەوڵەتە عێراقی قەرارە دروست بکەن و بتەوی بکەنەوە. ئێوە دیتان 2003 چوون خۆیان دەوڵەتە عێراقیان دانیەوە بە ئیفتخار و پاسپۆرتیاندا بە خەڵکی. بەڵێ کاک فەقێ ئێوە ئیدامە بدەن ئیسە ئیدامە بدەن. بەڵێ یعنی ئێمە بە ئیفتیخارەوە عێراقین مەبەستی جەنابەت لەمە چییە؟ کاکە گیان ئێوە دوای ئەم شۆڕشەی کە کردتان دوایەوەی کەسی جەنابەت دێژی ئێمە چوین ئەسڵحەمان گرتە دەسە و بەر بەمە بگرین لادیەکان وێرانکەن واد و دیستەوانیە؟ بەڵێ منیش وتم هەدەفی دەوڵەتی عێراقی لە وێرانکردن لادێکانە کورد ئەوەسە کە دەوڵەتە عێراق مەعنا پەیا بکات و فەرمانی لێبووی وابوو یاوانە بوو. دەی ئێستا شۆڕشنەوە دوو یەک کریاوانیە بە ئیفتخار و قیام کریاوانیە ڕاپەڕین و شۆڕش سەرکەوت و ها خۆ ئێستا چه ئەتفاقی کەوتکە گشتتان عێراقین مەگەندیە قوربان با من هەندێک تێبگێنم لە جەنابەت کە تۆ ڕەم بێ بتەوێت لە ڕێی منەوە شتێک بۆ خەڵک ڕوونکەینەوە. تەبیعەتەن وایە ئێمەی کورد من حەزەکەم یەک شتێ پێ بڵێم مەسیری نەتەوەیی ئێمە
خۆمان لەناو خۆمانە ڕۆژهەڵاتی کوردستان چ سەر و خوار و ڕۆژاوا هەمووی مەسیری نەتەوەی ئێمە بەدەست ئێمە نییە. یەک شت بەدەست ئێمە، یەک شت یەکگرتنی نەتەوەیی سەرانسەری، یەکگرتنی نەتەوەیی سەرانسەری بەدەست ئێمەیە. ئەگەر ئێمە کەلەپوت نەبین 20 حەرەکەی کوردی هاتە پێشەوە لە کوردستان هەمووی کۆتایی پێهاو سەرکەوتنی بەدەست نێنا، بەڵام ئێمە ئەسبابەکانیمان نەئەزانی چییە. بۆ ئەم سەرکەوتنانە بەدەست نهاتن. خێر بوو خەڵک بە یەک شۆڕش بە مزاهرەی حکومی ذاتی وەرەگرت. ئێمە چ لێرە چ لە ڕۆژهەڵات داوای حکومی ذاتیمان دەکرد، بەڵام کەس پێڕەوا نابینیتین. بۆ لەبەرەوەی ئێمە ژیرۆدەی ئیتیفاقێکی 100 ساڵی بووین لە سەرەتاکە لە میسر دانیشتینیان لەسەر کرد، دواتر لۆزان و دواتر ئاخری ئەوەی سیڤەر بوو کە کوردستانی تیادا بەش کرا. ئێمە ئەبوو لە ڕووی عەقڵەوە شۆڕش بکەین، نەک بە شێوەی احترامم هەیە زۆرە ملێ. ئێمە میلەتێکین هەزار ساڵێکە پێم وابێ. هەر لێرە ئیمارەتێکمان هەبووە لەوێ، ئەمیرێکمان هەبووە لەوێ، شایشی بچووکی گەندەڵ و دزمان هەبووە، ئاغایەکمان هەبووە کردومانە بە ڕابەر و سەرۆشی خۆمان و هەندێک شەخصیاتی بوودەڵەی تەماعکار، نەک خەڵکی خوێنەوار تێگەیشتوو لە سیاسەتی نێودەوڵەتی. ئێمە قەباڵەی ئیتیفاقیاتی نێودەوڵەتیمان نازانی، نەمانزانیوە نەخۆمان. ئەو تەحلیلە گەڵە بۆ ئاخر، ئەوە دانێ بۆ ئاخر تحلیلەکەت لە ئاخرەوە بکە. ئیستا داستانەکەمان بۆ تعریف بکە. مەمنونە دەبم لێودا لە ئاخر و نەزەرات سیاسی خۆتان بێژن. فرسەتم هەست قسە زۆرەکەی دەفەرمانێک فەرموو. گەرەکمە تحلیلە سیاسیەکانە لە ئاخرەوە بکە، چوو منیش فرق قسە دەست لەسەر فەرمایشاتە جەنابەت. من چاوت خۆش بێ بڕۆ ناوی بە باسەکە بێ زەحمەت. ئێمە مەسەلەکەمان لە چیوە هات؟ لە ئەنفالەوە کە لە سەرەتاوە حکوومەتی شۆڤێنیستی عەرەبی ویستێتی کوردستان ئەنفالکا و بەرنامەی هەبووە. ئاخر مەرحەلەکە بۆی هەڵکەوت ئەمە بوو کە لە ساڵی 1970 دەستی پێکرد بۆ کوێ سەرکردایەتی و بەهێزترین منتیقەی کوردستان کە سەرکردایەتی شۆڕشەکە و حەرەکاتەکەی لێکرا، منتیقەی جافەتی دۆڵی سوورداشیش پێوە بەگشتی بوو. ئەمەش ئەکەوێتە کوێ؟ وەکو عەرزم کردی ئەکەوێتە شیمالی سەرووی سلێمانی، ئەکەوێتە سەرووی سلێمانی، نەک ڕۆژهەڵات. با خەڵک خراپ لێم حاڵی نەبێ، سەروو لەسەر نەخشە سەرووە، جنوبیش جنوبە خوارەوەیە. لە سەرووی سلێمانیەوە بوو ئەم سەرکردایەتی یەکێتی. بۆ نمونە لە منتیقەی سەرگەڵوو، هەڵەدن، یاخسەمەر، هەتا بەری مەرگە، ئەم منتیقانە منتیقەیشی چیاوی و شاخاوی و شوێستانی هینە چڕە. ئەمانە هەمووی جێیشیش لە دواوەی هەبوو، جادەی خیر و ڕەبایە و معسکەرات لەو لای هەبوو، لە لای قەڵازێشەوە هەر لە پشتێوە هەبوو. تقریبا مەسافەیەکی زۆر کەم بەدەست حەرەکەی کوردیەوە بوو کە هەمووشوە هەبوو بۆ منتیقەی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان و ئەوانە کەم بوو منتیقەکە کە فرسەتی لێ وەرە ژیرا و ئەمانە. حکوومەتی عێراقی لە سلێمانیەوە جابا وەصفی شێوەی هجوومەکانت بۆ بکەم. بە هەزاران خۆمپارە هاوێژی هێنا، لەسەر جادەی سلێمانی دووکان ڕیزی کرد، لەسەر جادەی دووکان بۆ بنگرت دایمەزراند، هەر ناو بەناو چەند کێسێکی کیمیایی دانابوو. بۆ نمونە لە قەڵای سووسێ کێسی شیمیایی دانابوو، جا ئەوانەی کە شیمیایی ئەوەشێنن
هەم جلی عسکەریەکەی هەم نەوعێتی سیارەکان و هەم نەوعێتی ڕاجیمەکانیش ڕەنگیان جیاوازە. ئێمە معلوماتمان هەبوو لەو بارەوە هەم مەدفەعەکانیش ئەوەی کە تایبەت بوو بە هاوشتنی شیمیایی ڕەنگەکانیان جیاواز بوو. لێرە لێ بوو لەبەری مەرگا لێ بوو تقریبان 30 کیلۆمەتر بینێتی. لێرەوە لە سلێمانی ئەم شوێنەی ئێستا منی لێم ئێستا کەماڵمی لێ ئێرەمە عسکەر بوو. ئەم منتیقەیە بە سەدان مەدفەعی لێدانرا بوو بۆ تۆبارانکردنی کوێ شیمالی سلێمانی پێیانەوە دۆڵەڕوت کەڵکی قەیوان. پێشمەرگەمان لە کەڵکی قەیوان هەبوو لە دۆڵەڕوت هەبوو ئەڕواتەوە ئاوا 20 کیلۆمەتری تر 30 کیلۆمەتر هەتا ئەچێتە سنووری ئێران بۆ لای ماوەتەوە. ئەمە هەمووی مەعسکەراتی حکومەت مەدافع و ئەسلیحەی گەورە و بچوشی دامەزران. جابا قۆڵەکانت پێ بڵێم حکومەت چۆن هێرشی کرد. بەڵێ فەرموو. دوای ئەوەی کە کەوتە کوتانی بە شیمیایی بە خۆمپارە هاوێژی سەلیا چل خۆمپارەی هاوێژت پێڵێن ڕاجیمەی چلی بە دوانزەیی بە ڕاجیمەی دەیی بە مەدفەعی گەورە 175 بە مەدفەعی 130 ملیم بە مەدفەعی 120 ملیم بە هاوەنات بە هەزاران لەم جادانە ڕیز کرابوو. ئەوە پێش خۆی پاکردەوە بە مەدفەع. بەڵام واش سەرەڕای هەموو ئەمانە لە سەرەتای مانگی دووەوە شەڕەکە دەستی پێکرد. لە لای ئێمەوە قۆڵی لای ئێمە کە پێی ئەڵێن زیێویە و چای پیرەمەگرون حکوومەتی عێراقی نەیتوانی یەک بەس لە حدودی خۆی بێتە پێشەوە. لێرەوە هێرشی کرد لە سلێمانیەوە هێرشی کرد لە مەرگەوە هێرشی کرد لە دووکانەوە هێرشی کرد. ببەخشە کاکە زێوێ و چیاین پیرەمەگرون چەند لادەی واتیا کە ئێوە ئەو نەیتوانی گە بێتە بەر و یا حەت شاخ و داخ بووگە ئێوەی تیا بووبن لادەی تیا بووگە نەیتوانی بگرێت. یەک دێ لە ناو باوەشی پیرەمەگرونە پێڵێن زێوی هەرە و دێی تایە ئەو شوێنە هەرە و دێیت بنارەکەی چەندێشتری هالێ بلەخرە چەندیان لە بەردەستی ئێوە بوو کە ئەوان نەیانتوانی بێنە بەرەوە. هەمووی جێشیتیانە بوو دێکان هەمووی لە بەردەستی خۆمان نبوو. بەڵام ئێمە نەمانەتوانی جەبهەکانمان فراوان بکەین لەبەرەوەی ئەو جەبهەی ئێمە تەنها 30 بۆ 40 پێشمەرگەمان لەو شوێنە 30 بۆ 40 پێشمەرگەش ئەبوو 15 لە شاخ بێ 15 ئیسراحەت کا دەی بەلووتکەیەکەوە بێ دەی تری بەلووتکەیشی ترەوە بێ یەکێشی. بەڵام ئەو مەقسەدی مرکزی شوێنەکانی ئێمە بوو پێشەشی بیگرێت کە ئەوانەی گرت ئەو سادەیەکان مقاومەی تیانە ئەمە ئاسان بوو بەنسبەت گرتنیانەوە لە بنار و لە دەشتایەکان بوون شوێنەکە ئێمە پێکاکە ئەمە جنابەت دەیژیتی تو خەریکی شەڕ جبهەیی ئەەکەی دروستە. بەڵێ بۆ شەڕی جەبهەیی ئێمە بۆمان دەرکەوت بوو حکوومەتی عێراق ئەوێ منتیقەکە چۆڵکە لە ئاوەدانی هیچی تیانەیەڵێ یەک گوندیشی تیانەیەڵێ وەکو کردی یەک گوندی تیانەیەڵە هەر هەمووی سووتان بە کتوبی پیرۆزەوە بە کانیوایەوە ڕووخانی بە ملیەکە 3500 تا 4000 دێی لە کوردستانە تەخت کرد بە قەزا و هەندێ ناحێشەوە ئەسڵەن دێیەکی نەهێشتەوە ئەگەر پیاوی خۆی نەبوو بن چەکداری خۆی نەبوو بن لە هەموو ناوچەی سلێمانیا ئەوەی من شک بەرم یەک یا دوو دێ مابوو ئەوی ژێشیان بەدەم و جەماعێکەوە بوو هەمویان چەکداری حکومەت و پیاوی حکومەت بوو لەو سەردەمەیە یەکیان لەسەر حدودی ئێران بوو گوندەکە بۆ خۆیان مقاومەیان کرد کە پێی ئەڵێن شوێنێ میلەتێکی قارەمانی تیابوو نیانێت حکومەت و گاتە ئەوێ لەبەرەوەی تەنها چەند سەد مەترێک لەسەر سنووری ئێرانەوە دوور بوو نەیتوانی حکومەت بچێتەوێ. پێشمەرگەشەوەی ئینسحابی کرد چووە منتیقەیە بەرگریان کرد. جا با من ئەمە تەواو کەم چۆن منتیقەکە ژیرا لە چەند قۆڵەوە هێرشی بۆ کرد. قۆڵی یەکەم سوورداش و شەدەڵە و سیلسیلەی چیای پیرەمەگرون
دابان و هەلاج ئەمانە سیلسیلە چیا و گوندن شەدەڵا هۆمەرقەوم سوورداش سێ گوندن لە سەرووی پاشکۆی پیرەمەگرونن. پرسیارێکە لێ بکەم کاک وشار پرسیارێکە لێ بکەم ئێوە بە خەڵکەکەتان ڕاگەیان کە پرۆژەکە ئەمەسە یەک لادێتان تیانەیەڵن بتان حکوومەتی عێراقی من حەزەکەم ڕاستی پێ بڵێم حکوومەتی عێراقی بەر لە ڕێی شوێخا و موختارەکانەوە جوابی نار بۆ هەموو منتیقەکان بەڵام کەس ئامادە نەبوو بچێتەوە بەردەسی کەس ئامادە نەبوو دیوەڵکاو بڕوا بچێتەوە بەردەسی یانێ دێ باشە و خەڵکە بۆ مسلح نەبوو کەواتە کە حکوومەتی عێراقی ئیتمامە حجەتی کردگەتەکە خەڵکەکە دێ خەڵکەکە ناڕوە ئەی خۆ ماتەڵ نییە و حتمما حملەکە خەڵکەکە بۆ مسلح نەبوو ئێوە بۆ تەسلیحتان نەکرد خەڵکەکە مسلح بوو خەڵکەکەش مسلح بوون لەگەڵ ئێوە خەڵکیش هەمووی مسلح بوو بەڵام خەڵک بەرامبەر بە شیمیایی چی پێکرێ بەڵام بەرامبەر بە مەدفەع چی پێکرێ بەرامبەر بە ساڕوخێ 2.5 تەن بوو بەریایەوە بە سەردەیەکانە چی پێکرێ قەینا بڵین پێشمەرگە زوبوردیە چەک و تاقمی پێ ڕەن بێ ئاربێجی و چەند بیکەیسی یاخود دۆشکەشی پێ بێ شتێک توانێ مقاومە بکە نزیکەی 19 بۆ 17 ڕۆژ بۆ 19 ڕۆژ ئێمە مقاومەمان کرد بەو چەکەشڕانە یەک دۆشکەمانە بوو چەند ئاربێجیەک چەند قەناسێک و ئاشتی لەو بابەتە کلاشکۆف و ئەمان هاوانمان هەر نەبوو مەدفەعمان هەر نەبوو ئەوە نەڕۆژە بەس لە منطقەی خۆمان مقاومەمان کرد جا مەقسەدم ئەوەیە لەبەری مەرگەشەوە هێرشی کرد لە دوامانەوە لە ڕۆژهەڵاتی سلێمانیەوە ئەوانە هەمووی لە منطقەی شارباژێڕەوە منطقەی حدودین لەوێشەوە هێرشی کرد تقریبا لە 12 قۆڵەوە ڕێک هێرشی کرد لە هەندێک شوێن مقاومە ناکرا شوێنەکان جیران کە جیران لە هەندێک شوێنەوە پشتمان گیرا پشت لە جەبهەکە گیرا تۆ ناتوانانی لە دواوە شەڕکەی لەو لاوە جێژ لە هەر چوار لاوە تەوقت کە سەرباز بێت بێسە کاکوشێر منطقەی دافەتی ڕۆژی شانزەی مانگ یەکێ لە بەرەکانی جەنگ ئەگەر ڕستە بەی ئینسیحابی کرد ڕۆژی حەڤەی مانگ لە هەموو منطقەکە بڕیار درا سەرکردایەتی ئینسیحابکە بەرەو ماوەت و منطقەی ئالان و سیوەی بەفعلی ئەوان گەڕانەوە بۆ لا ئێمە ئاگامان لێ نەبوو لە دواوە پشتمان گیرا بوو بە جیهازێکمان هەبوو جیهازیان بۆ کردین فریای خۆتان کەون دواتان گیراوە ڕاکەن من ئەو ڕۆژە خۆم لەسەر دۆشکە بووم دۆشکەکەم کەرتوپەرت کرد بە کۆڵ هێنامانە خوارە لەسەر شاخ بۆ شوێنێک کە بتوانین بە وڵاق بیبین هێگەشتی ئیتر ئێمەش گەڕاینەوە بەرەو گەرمیان نەمانتوانی بەرەو حدود بڕۆین لەگەڵ جەماعەتی دوا خۆمانەوە پشتمان گیرا بوو ئێمە گەڕاینەوە بەرەو گەرمیان کە دیەکان هەندێکی مابوون لە ڕۆژئاوای سلێمانی کاکە من ئەتوانم سوالێک لێ بکەم بزانە کاکیان ئەم فەرمایشاتەی کە جنابەت ئەیکەی لەبارە نظامیەوە بۆ من تەناقوزی واتیە من دوو حاڵەتە خوڵقین یەکەوەی کە ئێوە یا فەرماندەی نظامیتان نەوگە یا چاوڕوونیتان لە بەرچاو نەوگە کە چی گەرەکتانە بکەن بزانم مثالێکە بۆ لێ بم وەختی ئەرتەشە ئەڵمان پەلاماری ستالینگرادیدا ژنراڵێک لەلایەن ئستالینەوە مەئمور کریا بڕوات ئەم ژنراڵە ئەڵمانیە پشتێنێت ئەزا این تاکتیکەکەی چ بوو ئەمە تەماشای کرد ئەرتەشە ئەڵمان میکانیزەس ئەرتەشە ئەڵمان قودرەتی وا لە ئەوێ لە دوورۆ لێت با تۆپی دوورهاوێژی هەست هەواپەیمای هەست چەکە دووربردی هەست لە دوورۆ کاولە دەکا بۆیە خوتەی ژنراڵەکە ئەوە بوو بڕواتە بندەسە ئەرتەشە ئەڵمان تا چەکەکانە ئەڵمان نەکاربکەوێ یعنی چی یعنی تۆ وەختی ڕووی تەفاسڵی 5 متری 100 متری ئەرتەشە ئەڵمان مەدفەع ناگرێ ناتوانێت شەڕێک بکات چون وەختی تداخل بکە لە خۆی ئەدا سوال جنابە فەرمووی خەڵکەکە مسلح بوو ئامادەی شەڕ بوو وەلی هەر کڵاشینکۆفیان بوو باشە من ئێستا هێزە فەرماندەهیم ئالەگرا ئەم مردمە گەرەکی مقاومەت بکە حەدە ئەقل هیچ دروست نەکەم 200 نەفەر نیروی مسلحم هەست هەر لەم ناوچە
دێخۆ ئێوە ئەتانتوانی بەجێ ئەوەی لە جێ خۆتان دوێسن و ئەو لێتان با بە مەدفع ئەتانتوانی ئەوە خۆتان نزیکە مەدفعەکانیان کەن و شەڕی دەسەوەی خێنەکە بکەن لەوێ ئەو وا ئەشکیا سوالە مەسە بۆ نەتان کرد لەگرا دوو جواوەتوانی بدەیتەوە یەکەوەی کە یا شەڕ جەبهەیی نەبوو وە شەڕ ملی نەبوو یا ئەوەی کە وەڵا ئەخمان پێی نشکیا قوربان عەقڵمان پێشکا دێچ بوو بۆ نەتان ئەو خەڵکانەی کە هەبوون لە سەرکردایەتی کورد و لە خوارەوە کادیرەکانمان هەموو خەڵکی زیرەک بوون هەموو خەڵکی بەتوانا بوون لە ڕووی عەقلی و عەسکەری و سیاسی و لە زۆر ڕووەوە عەقڵمان بە وەزعەکانشکا من لە سەرەتا ئەگەر ئاگال لێبێ باسی ئەوم بۆ کوردی ئێمە ناچار کراین دەست بەینە چەک چونکە مانزانی ئاوا ئەنفالەکرێن و ئەنفالەکە بەفعلی کردی بەشێوەیەکی لەسەر من جوابەکەی خۆ جوابی پرسیارەکە بەمەوە جێیشەکەی عێراق ئەوەی هێنابووی هەرچی جێیشی جنوبە چونکە ئێران لە جنوبەوە پێشکە هەتا ئێرە هەمووی ڕایکرد بەرەو گەڕایەوە بۆ ئێران بە موعامەرەیەکی نێودەوڵەتی لێکرا ئێران لەو سەردەمەیە بە هەموو دووەلی عەرەبی پشتیوانی عێراقیانە کرد هەموو دووەلی عەرەبی 21 دەوڵەتی عەرەبی پشتی عێراقیانە کرد لەو سەردەمەیە لە ئاخر المەتافا ئەمریکا شاتە پشتی فەڕەنساش پشتیوانی بوو ئەڵمانیاش شیمیایی ئەدایە ئێمە بێ ئەوە بزانین ئێرانی ببوورە کاکە ئێرانیش نۆکیە کردە ناوی ساژمەزنەی تەقان کاکە نەشمان نەتوانین چینە بندەسی جێیشەکەەوە کاکفەکە شێر یەک دێخوا ببەخشان لطفەن خایشە لە یەکەم تحلیل سیاسیەکەی مەکەم گزارشە واقعەکە بکە من سوال ئەەکەم تماشاکەیسە جەنابی یەسری تحلیلەکردن هیچ ئەو تحلیلانە ناخوا بە واقعیت چون ئێرانیش نۆکی نەکردە سەناوی ساژمەزن بە ساژمەزن شەڕە عێراق بکە تەوەجۆ فەرمووی ئێرانیش ئاخرین تەسلیحاتە ئەمریکایی بوو لە شەڕە ئێران هەواپەیمای F-14 بوو سێ وڵات لە دنیا F-14 بوو ئیسرائیل هەیبوو ایالەتە متحدەی ئەمریکا هەیبوو ئێران هەیبوو نەڕووینە سەر ئەو بابەتە تحلیل هەیە کە ئێمە شەو ڕۆژ ABC من سوالێکی مشەخەسم کرد جنابەت مەسئلەیەکە وتت ئەم مردمە لە ڕێگەی قوێخەکان و ئاگادار کریان و چۆڵیکەن و بێن بە تەرەفە حکوومەت خەڵکەکە وتی ناڕۆین دێ ئەمە دوو حاڵەتیەس یا تۆ ئەڕۆی یا ئەمێنەی وە مقاومەتەکەی مقاومەتیش حتمما مسلحانە است ئەگەر مقاومەت مسلحانە است و ئێوە بوو گنۆ پشڕاسە ئەم مردمە و فەرماندەی ئەم مردمە ئێوە ئەوڵەن بۆ ئامۆزش ئەم مردمە نادەن بۆ فەرماندەهیان ناکەن بۆ تاکتیکە نظامی تعریف ناکەن و بۆ ئیعلامە شەڕ سەراسەریی نیشتمانی بەر عەلەیه دەوڵەتی عێراقی ناکەن بۆ ئەم کارە ناکەن چون ئەزانی چیە لەگرا کاک وشیار خەریکە پاکانە ئەکرێ فرە گەورە نیشان ئەدرێ و فرە ژیر نیشان ئەدرێ و فرە قەشەنگ نیشان ئەدرێ و بنەکەی بۆشە حەچێکی لێ نایەتە دەرەوە یا مردمەکە مقاوم نەوگن یا مردمەکە دروزن بووگن یا ئەم تەوەجۆەکەی بەخەری اتفاقی لەگرا کەوتکە کە خروجیەکەی ئەمەسە قوربان من حەز دەکەم یەک شتێ پێ بڵێم مردمەکە درۆزن نەبوو مردمەکە ڕاستی مردم درۆزن نابێت چونکە ئەگەر بمبووری تۆ ئەو شەڕە کە سەپاوە بە سەرمانە بەسەر میلە تا سەپا تۆ مەجبوری بیکەی ئەگەر بە شێوەیەشی هاکەزایش بێ بەڵام ئەم جارە حکوومەتی عێراقی خۆ حرەکەی کوردی ئەم جارە نەئەفەوتا بە ئەنفالیش بەس بە شەرتێ گوندەکان بمایە گوندەکان لەوەتی هەیە هەر گوندە نەسووتاوە حکوومەتی عێراقی کاتی خۆی هاتۆتە ناویشی ئەوەی چەکدار بووێ گرتوێتی بردوێتی ئەوەی چەکدار نەبووێ گوێی نەیاوەتێ ئەمە شەڕێکە بەس لە منتقەی ئێمە زیاتر ئەکرێ لە لای ئەم گەلانەی منتقەی خۆمانە زۆر ئەکرێ جاروبارەکرێ ئەژینە لە هیچ گەلێکی دنیاە ئەوە نییە تۆ بچی بێ بەسەر شارێکە بەڵگو بن عیدامیکەی ئەوە هات کەس ئەوەی کە تەوەقوع ناکرا لە ڕووی عەقڵەوە لە ڕووی منتیقەوە حکوومەتێک خۆی بە خاوەنی منتیقەیەک بزانێ بێ میلەتەکە بەڵگو بن عیدامکە
ئەوە یەکێ بوو لەوانەی کە میلەت تەوەقوعی ناکرد. چۆن کاکە چۆن ئێستالین کردی کاکە چۆن ئێستالین کردی چۆن هیتلێر کردی چۆن کاکە گیان ئەمریکا کردی چۆن جنابەیەژی خەڵک تەوەقع ناکەم کارە بکە لێرە لەو عەسرەیە لە ساڵی 1970 تەوەقوع نەکرێت. کاکە 1933 کریا 1960 کریا هەفتای ڤێتنام کریا دوای 56 ساڵ دوای حربی عالەمی دووەم دیسان ئەمە لە میلەتێکا ڕووبا لە منطقەیەکا ڕووبا کە خۆی خاوەنی میلەتەکە بێ. ئەڵمان کردی بەڵام لەگەڵ گەلەکەی خۆیانەی کرد. تێگەشتی بزانە بەڵێ لەگەڵ یەهودیا کردی بەس لەگەڵ میلەتی ئەڵمانانەی کرد. با یەهودی ئەڵمانی بوو کاکە لەگەڵ ئەو داژیرکارانەی کە منطقەکانی کە داژیریە کرد کاولێ کرد نەگەوەی هەمووی هەر کاولکە و دوای ئەوەش هەمووی هەر کاول ناکرد. مەسەلە چۆ شارێکی گەورەوە شارەکەی هەموو ئیبادە نەکرد. ئەوەی مقاوم کردایی کرد شەڕێ کرد و لێدا. لێرە کە ئەچووە شارێکەوە بەڵگو من ماڵ و مناڵ و مناڵی ئەوە نە دوو بستێک تازە لەدایک بوو. وەکو کامە شار کاکە وەکو ڕانیە وەکو کوێ وەکو زاخۆ وەکو سلێمان وەکو قەڵاتزێ بەڵگو بن تەختی کرد لەگەڵ عەرزە وەکو سەرگەڵوو کە بە خەڵکەکەیوە بە خەڵکی قەڵاتزیەوە تەختی کرد بە خەڵکەکەیەوە خەڵکەکەشی برد لە جنوبی عێراق لە سەحرا لە لمی خست. پس خەڵکەکەی نەکوشت چوارتایان ناحەیە نازانم دووکانە یەک کەسیتیانەیە کە شوێنێکی حەیەوی و سەدی لێ و کارەبای لێ و کارەبای نیوەی عێراقێدا یەک ماڵیتیانە هێش لە مۆزەف بەولاوە لەوانەی کە کارمەند بوون لەسەر ئالاتەکە کوردی هەمووی خستە مجەمەعاتەوە. پرسیارەکە لێ بکەم خەڵک قەناعەتی وابوو کە حکوومەتی عێراقی نایان کوژێ یا سەرکردایەتیە پێشمەرگە پێیانیە وت حکوومەتی عێراقی نایان کوژێ کامیان ئەوان قەناعەتیان نەکرێت قەناعەتە ئێوە چۆن بوو؟ سەرکردایەتی پێشمەرگە لەو تەوەقوعا بوو میلەت داوا لێ بکرێ نەمیلەت خۆشی لەو باوەڕێیا بوو وای لێ بکرێ. پس سەرکردایەتی بە خەڵکی ئەوت حەیچێ نییە فشەز گوێی مەدەنی ناشتیوا نەبووە ئەچێوت کەم و کورد بووە کەم و کورد لەلایەن مەسوولی خوارەوە نەک مەسوولی سەرەوە. مەسوولی سەرەوە هیچ تەوجیهێکی لەو بابەتیان نەئەدا بە خەڵک لە ڕاستیە. من خۆم یەکێ بووم لەوانە لە سنووری تیپەکەی خۆمانە ئیعازمدا بە خەڵک بڕوە خۆی دەرباسکە ماڵ و مناڵ دەرباسکە و بڕوە چۆن خۆی دەربازەکە خۆی دەرباسکە. تێگەشتی براکەم من خۆم ئەوەم ڕاگەیان بە خەڵک کە ئەوسا کادیرێک بووم بڵێ بە خەڵکم ڕاگەیان دێکان چۆڵکەن ئێمە زەوتی حکومت ناکەین. ئەو کە ئەهات 10,000 سەربازی ئەنار بۆ یەک جەبهە بەرامبەر بە 10 پێشمەرگە 10,000 سەرباز بەرامبەر بە 10 پێشمەرگە ئاوا بوو هێرشەکانی هجوومەکانی. ئەنجا کارین زۆربەی بوو بە چەکداری حکوومەتی عێراقی پیانەوت فەوجی خەفیفە فەوجی سووک گوردانی سووک بەڵێشتی ئاوان پێوت خەڵکە لە ناچاریە لە تۆپبارانی عێراق لە شەڕی ئێران و عێراق لە شەڕی شۆڕش و پێشمەرگە لە شەڕی حکوومەت و بڵێن میلەتی کووردا خەڵکەکە وای لێ هەر ئیدارەی لێ هەڵبژیرا ژیان سەخت بوو. تۆ لە گوندا بووی نێهێش دازوقەت بۆ بێ نێهێش چایت بۆ بێ شەکری بۆ بێ بۆ نمونە مەسەلەن شتی لەم بابەتانە نێهێش هیچ جۆرە شتێکی بۆ بێ ئەبوو بە قاچاق بتێنایە لە کونوکە لەبەرا لەملا لەولا زیانەکردە ناو قەزاو ناحێ و جەماعەکان و هەندێک شوێنەوە شتیانە هێنا. بۆیە خەڵک زۆربووی پێشمەرگە تەنها 6,000 پێشمەرگەی هەبوو یەکێتی پارتیش ڕەم بێ هەر 5 هەبوو بێ 4 هەبوو بێ لەو سەردەمایە یەکێتی هێزی کاکە بیکە لە ڕێی خوا بێسە کاک وشیار بەرنامەیە NRT لەگەڵ دارای حاجی ئیبراهیمی چەرمەگا وتی قەرارگای ڕەمەزان ئێمەی بان کردە کرماشان یەکێتی پارتی ئەحزابی ئیسلامی ئێمەی بان کردە کرماشان وتی مجاهدینە خەڵقە ئێران نەمایشە سەربازی و مانۆڤرە سەربازی کردگە بە تانک و هەلیکۆپتر و ئەمانە
ئێوەی ئێشێ بێن ئەم مانۆڤرە سەربازیە بکەن. قسەکانی هدارە حاجی ئیبراهیم چەرمەگا هەست بۆتی پەیاکەم بۆتی داهێنێ وتی کاکە ئێمە بە هەموومانۆ یە پارتی بە هەمووی و 500 نەفەری پێپیانەیەکریا یەکێتی بە هەمووی و 400 نەفەری پێپیانەیەکریا خەخ بەحسەکە ژی وتیان لێ وتیان کاکە پێمان پێیان ناکە ئەخرەبە ساڵی چەند کورە کاکە هەرە و سەردەمێژی خۆ جەنابەت باسی 1970 دەکە هەرە و سەردەمە سەر کاکە جەنابی کاکدارا من خەڵکی منطقەی ئێمەیە باش شێناسم ئەو ساڵی 86 هاتە دەرەوە بوو بە پێشمەرگە لەو ساڵەیە تقریبا هێزی یەشێتی نیشتیمانی ئەچووە 8,000 پێشمەرگە پارتیش هەر لەو حدودانەیە بوو 5,000 هەبوو دەی چۆن ناتوانن مانۆڤرێکی سەربازی بخەنەوەی بە 5,000 پێش مانۆڕی سەربازی چۆنە مەسەلەن تۆ ڕەمبێ لە کاتی ئەنفال ئاوت بێتی مانۆڕیشی سەربازی بکەن کە یەک شوێن نەمابوو یەک شوێن لە کوردستانە نە قورمانۆڤرنە ببەخشە مازەرەت مەز ڕێژەی سەربازی ڕێژە لە خیابانەوە بڕۆی قاچ کوتی بە عەرزە ئەها مانۆڕشی ئاسایی نەیان بووە لە ئێرانە شار هەبوو بیکە خۆ لە ئێرانە ناکرا تۆ لە ئێران نابوو بە ئیجازەی ئێران بڕۆی بە ڕوخسەت بڕۆیتە ناوەوە مانۆڕی سەربازی لە شوو بکە ئەوە معناوە هەر ئەو سەردەمە بووە کە خەڵکەکان فال کراوە خەڵکەکە من ڕای کردوتە ئەوێ دەوروبەری ئەوە بووە تەحالوفی نێودەوڵەتی لە عێراق بدا ڕەمێ لەو کاتانەیە بوو بێ باسی کردبێت ئەژینا 500 کەس و ئەوانە نەبوو نا زۆر بوو پێشمەرگە زۆر بوو سەردەمەوە نەبوو بڵێ 500 کەسە یا 400 کەسە لە 87 و 86 و ئەوانەیە نزیکەی 6 تا 7,000 پێشمەرگە هەبوو ئێستا خانشینی پێشمەرگە پێم وابێ لە 30,000 کەس ڕاستە ئەم 30,000 کەسە کە خانمشین کراوە پێشمەرگە نەبووە بەڵام زۆرێک لەوانە هاوکاری پێشمەرگە بوون زۆرێک لەوانە هاوکاری پێشمەرگە بوون بۆیە هاوکاری کراوە لەجا واستەش هەیە کورد ناناسی بۆ خۆ کوردنی بۆ ساتە زۆر باشە کاکە وشیان ئێستا بێ ئەوەی هیچی کردێ خانەشین کراوە پارەی بۆ سەرفەکە با بڕۆین سەرەوەی کە جەنابە دۆشکاکە داگرت و هاتیتە خوار سوارە هێسیبی بکەن و بڕۆن چۆڵیکەن مردمەکەیش فی ئەمانە لا خوا حافیز دروستە مردمەکە ڕای کردەوە بۆ شۆ ڕای ئەوە ژیران فال کرا ئەوەی نەژیران ڕای کردە وەکو ئێمە ڕای کرد لەگەڵ ئێوە هات بۆ شاخ و داخرا بەڵێ نە ئارە و شوێنە ئاسەیە خەڵکی تیا ناگیرێ شەوێ خۆی شارەتێەوە شەوی دوای لۆفێکی لێدا بە 4 سەعات هاتە سلێمانی لێەوە بە پێ تێگەشتم بە دزیوە خۆیەکا بە ناو شارە ئۆکێ خۆی کردبوو بە ناو شارە بەڵێ ببوورە منیش تۆ زە سیگاری بوو ناڕاحەت بووە داوای لێبوردن لە بینەرانیشەکەی بۆ داوای لێبوردنەکەی کاکە سیگار شتێکی عیبە نییە خەڵک ڕەمبێ جۆمان لێ بگری ئێستا جاوا گوێ بگرێ خەڵک ڕۆژێ 2000 دانە کاری خراپەکات ئێستا سیگار لەکوێ بووە کاری خراپکردن خەڵک باشەکار نەخوا فەرموو کاکە ئیدامە بە ئەم پرسیارەکەت چی بوو داوای لێبوردنەکەم من عەرزم کردی خۆب ئێستا جەنابەت دێژی ئێمە پاشەکشەمان کردو و خەڵکەکەیش دەرچوو ئێمەش دەرچوین و بڕێ گیریان و ئەنفال کریان ئەمە من منتەقەی سوورداشە دەی ئیتر ئێدامە بن داستانەکە ئێدامە بن ئێمە چوونە بەری ڕۆژئاوای جادەی دووکان سوورداش دووکان سلێمانی ئەوێ حکوومەت بۆی نەهاتبوو منتقەیەک بوو بە پانتایی حدودی 50 کیلۆمەتر قوڵاوە 40-50 کیلۆمەتریش ئاوە پان لەو منتیقانەیە دێهاتەکان هەمووی مابوون بەڵام سەرودەمی ئەمە بە مەرحەلە کرا ئەنفالەکان یعنی ئەوە مەرحەلەی یەک بوو لە منتقەی دۆڵی جافەتەیە ئەو شەڕەکرا دواتر مەرحەلەی 2 قەرەداغ بوو منتقەی قەرەداغ و گەرمیان هەتا کەفری و کەلار و نزیک کەرکووک هەتایەتە سلێمانی
بە ڕۆژاوای بە جنوبی سلێمانیە. دەجەنابەت لە کوێ بوویت؟ لە کوێ بوویت؟ منطقەی قادرکەرم. لە منطقەی قادرکەرەمیشا بوویت، ڕوویت بۆ ئەوێ. منطقەی چەمچەماڵ ئەوانە ئەنفالەکە لەوێ مەرحەلەی دووەم دەستی پێکرد. ئێمە ماینەوە لە منطقەی چەمی ڕەزان، ئەویش منطقەیشی تۆزی عاسێ و دارستان و چەم و چوخوردە، و هەروەها منطقەی قەڵاسێوکە، شوان، شێخ بزەینی، ساڵەیی، ئیتر ئەم منطقانەش ئەمە منطقەیش تر بوو کە بۆ مەرحەلەی سێ پەلەماری ئێمەیدا. جەماعەت ئێمە شەڕێ باشیان کرد ئاوادە 15 پێشمەرگەیە، بەڵام شەڕەکە لەوەیان نەبوو تۆ بتوانی 1 سەعات مقاومت بکەیت، پێ ناکرا. من خۆم پێش ئەوەی ئەو شەڕە ببێ لە منطقەی خۆمان کە حکوومەتی عێراقی خۆی بۆ ئامادە کرد، هەندێک لە مەسوولە عسکەریەکانمان ئەیانوت نابێ خەڵکەکەمان بڕوا نەڕوا باشە. جاروبار خەڵکیان پێش پێگرت کاکە تۆ بۆ ڕۆی و نابێ بڕۆیوانە. من شخصی خۆم لەسەر مەسئولێتی خۆم بێ ئەمری سەرکردایەتی، بێ ئەمری مەسئولی سەروی خۆم، کۆبوونەیەکمان کرد و بڕیارماندا من مەسئولی ئەوە بم خەڵک چی بکە. من بڕیارم ماوتم ئیلا نەبێ خەڵک بڕوات، بە هیچ شێوەیە ڕێگا لە خەڵک نەگیرێ. بڕا بەکوێ بڕا خۆی تەسلیمە حکوومەت بکاتەوە بە قۆڵەیەوە. بەڵێ بڕا خۆی کا بەناو شارەکانە خۆی ڕزگارکە، نەک تەسلیم بێت. هەر خۆی کا بەناو شارە و دەربازی بێت. لە ئاساییە، لە حاڵەتی ئاساییە. لە ئەسنای شەڕا تۆ بژیرێ مەدەنی مناڵ 2 ساڵ 1 ساڵ ژنی زێکپەر من کچە عازەب بە سەدان کچە عازەبمان ئەنفالە. من خۆم چوون بۆ تاقیبیان بۆ جنوب. من کاکە باش شتێکە پێبێژم کاک وشیار، من لەگرا شتێکی زۆر مهم لە جەنابەت تێگەیشتم. بزانە کاک وشیار، ئێمە خەریکین لە بەرامبەر ئومەتە کوردیا قسە ئەکەین. و جەنابەت لە ناوت داستانێکا بووی ئیمکانی هەست ئەو جۆرە نەوێت کە جەناب و تعریفەکە، یعنی نا ئەوەی کە جەنابە گوزارشی غەڵەتێکە دەی، ئەوەی کە کەسێک لە دوورەوە بنوارێت ناوە شەڕەکە بوێنێت، جۆرێکی تر شەڕەکە ئەوێنێت تا کەسێک وا لە ناوە شەڕەکە. تۆژۆت کرد. ئەمە بەو معنانیە کە خدای نەخواستە جەنابەت خەریکی گوزارشێکی غەڵەت ئەدەی. نا ئێمەی کورد عادەتەن ڕقەممان نییە، یعنی هەموو شتێکمان بێنەهایەتە، بیلا حدودە. مەسەڵەن گەرەکمانە بێژین 10 ئێژین 1000، گەرەکمانە بێژین 1000 ئێژین ملیۆن. حدمان نییە، حدەکەمان مشخص نییە دەقیقەن چەندێکە. ولی با بێمە سەر ئەمە نوکتەیەکی مهمت بەحس کردە و نوکتە مهمە ئەمە بوو خەڵکی کوردەوار کاک وشیار ئێژێت دەوڵەتە عێراقی لە ڕێگەی قوێخاکانیوە، لە ڕێگەی ڕیچەرمگەکانە لادێەوە بە خەڵکی لادیەکان وتی چۆڵی کەنوە بێن بڕۆنە ناوی مەجمەعەکان، ماڵتان پێدەین، وەزعیەتان پێدەین، پوڵتان پێدەین، نانتان پێدەین. خۆ بزانن ئێژێ خەڵکەکە وتی چۆڵی ناکەین. بۆ وتیان چۆڵی ناکەین؟ نە پێشمەرگە تەوەقۆی ئەکرد سەدام حوسێن خەڵک بکوژێت، حکوومەتی وابکە بە مردمەکەی خۆی. بەو شێوەیە تەوەقوعی ناکرد، بەو شێوەیە کە کردی، بەو شێوەیە کە کردی تەوەقوعی ناکرد. 200,000 کەسی برد بە مناڵ و ژن و پیا و پیر و هەموو شتێکەوە. بەڵام تەوەجۆ بکەن ئەنفال مەرحەلە مەرحەلەیە. مەرحەلەی 1 مانگە 2 دۆڵە جافایەتیە. مەرحەلەی 1 لەم مەرحەلە پێشمەرگە ئەفەهمێ سەدام حوسێن شۆخی نییە. بۆ قادرکەرەم و بۆ گەرمیان خەڵک زانێ گێسی شۆخی نییە، یعنی پێشمەرگە زانێ گێسی. وەزیفەی پێشمەرگەم و بۆ پێشمەرگەیش دەرکەوتگە. ئەسەن ئێمە تماشاکە نیەت بەرخەیرەگرین کە پێشمەرگە نیرویەکی فرە مقدسەوە و چووکە دفاعەکە. لەگرا بووی دەرکەوتکە هاوڕێ پێشڕەویش وتی ئێمە جاران دوو تەقەمانەکە تەشی عێراق ئەشکیا دەرەچوو، ئەم جارە نایشکیا و نابودمانی کرد. کاکە تۆ لە مەرحەلەیە ئەوڵا بەم نەتیجەگەی نە مقاومەی سەربازی ئەتوانی بکەیت، نە ئیعلامە شەڕەوەتەنی ئەتوانی بکەیت، نە ئەتوانی خەڵکی بپارێزی. حەدە ئەقەلی ئەمەسە بە خەڵکەکە بێژی کاکە اختیارتان وا لە دەست خۆتانە. قوربان جواب بەمەوە
یەک دقیقە بەڵێ خب ئیستا تۆ لە مەرحەلەی دووەم و سێومە ئەمە بۆ ناکەن من گەرەکمە کۆتا جواوە ئەمە بیت و تا بینە سەر ئەو فۆکۆسی کە تا ئیستا جەناب ڕۆشت نەکردەوە بۆ ئێمە بۆ ئەمە ناکەن من حەزەکەم یەک شت پێ بڵێم لەو بارەیەوە زیاتر بە عام قسە ئەەکەم من نەک بە تایبەت سەرکردایەتی کورد لەوەتی هەیە غەڵەت بووە سەرکردایەتیەشی حەشیم نەبووە سەرکردایەتیەشی عەقڵمەند نەبووە لە قەباڵەی سیاسەتی نێودەوڵەتی لەباری دیبلۆماسی نێودەوڵەتی لەباری ئیتیفاقەتی نێودەوڵەتی لەباری موامەراتی نێودەوڵەتی لەباری ناوخۆ چۆن بووە ئەی لەباری نەبووە ئەی لەباری ناوخۆ زیرەک بووە ئەو میلەتانەش کە لە ناوچەکەیە مەکسەبیان بەدەستێناوە توانیویانە دەوڵەتمەدار بن خاوەن دەسەڵات بن قارەمانێتی خۆیان نەبوو بە تایبەت دوای حەربی عالەمی دووەم عەرەب 22 دەوڵەتە چێ دروستی کرد خۆیان قارەمانەتی خۆیان نەخێر مەسالیحی نێودەوڵەتی چۆن خواستی ئاوا کردنی بەشت کردنی بە حکومەت لە زەمنی ناوچەکەیە ئێران ئیمپراتۆرێتێکی گەورەی هەبوو تۆ بۆ خۆ دەزانی کە ئێران چی بووە کاتی چۆن لە قاڵب درا چێ لە قاڵبیدا ئێمە لە قاڵبمان نەدا تورکیا لە سعودیەوە بەدەستی بووە لە خەلیجەوە هەتا چێتە نازانم کوێ هەتا نیوەی ئەوروپاش چێ لە قاڵبیدا زلهێزەکانی جیهان ئێمە لەم بینەیە میلەتی کورد نەتیجەی یەکنەگرتوویی نەفامی سەرکردەکانمان بێعەقڵی سەرکردەکانمان بە هەمویانەوە کەسیان ناپارێزم من عەقڵیان بە سیاسەتی نێودەوڵەتی نەشکاوە لە جیاتی بچن بە کلاشکۆف بە دەبابەوە نێن تەقە لە دەبابە بکەن کە نایبڕێ ئەبوو بچوونایە ئەنجومەنێک میلەتی کورد ئەنجومەنێک دروستکە ئێساش من هەر داوایەوە ئەنجومەنە ئەکەم ئێساش شیعاری ئێمە وەک ڕابوونی گەلی کوردستان ئێمە ئەو شیعارەمان هەیە یەکێ لە ئەهدافە گرنگەکانی ئێمە ئەوەیە داواشم کردووە لە تەلەڤیزیۆنەکانەوە ئەو دەسەڵاتدارانەی ئەمڕۆ لە کوردستانان کە دیسانەوە خائینن بە ماڵی تاڵەبانیتەوە و بە ماڵی بەرزانیشتەوە هەردوو لا خائینن پێویستەوە حەقیقەتام و کورد بیزانێ من لە ماڵی خۆمەمەتا لێرم بێمنەتم بۆیە ئەم قسەیەکەم آخر بێسە کاکە بێسە ئەو خیانەتەی کە ئیژی لەم ئەنفالە دەرکەوێ یەک دێقە بێسە کاکە مەرحەلەی دووەم ئێوە بە خەڵکتان وت کاکە بڕۆن نە شەڕ ئەتوانین بکەین نە ئەتوانین بتان پارێزین شۆخی نییە ئەتان کوژێ نابووتانەکە وتت کاکە بڕۆن وتان نا لە هەندێک شوێن وتمان بەڵێ لە هەندێک شوێنیش نەیان هێشت کاکە بە قەرارە سەرکردایەتی عەزیزم سەرکردایەتی قەراری نەبوو ئەسڵەن تەوجیهیشی نەبوو بۆیە ئەڵێم کورد کاکە بێسە نەچرا پێکراوە کاکە بێسە ڕاستەقینە بۆنێتەوە بدا کورە کاکە بێسە ئەمە خاڵۆتیەکە و لالۆ بخۆست دەرچم لە ناوی داستانەکە قسە نەکەم حیچێ نەیژم هەروە بەریدەم هەنێ نیروی مسلحە بەرداگە بڵاو کردەسەوە تۆ هیچ نەزەرە سیاسیە کرد سەبارەت بەمە نییە ئەی بۆ داعیشن تەحلیلی جیهان لە گازپرۆم و ئەیکەنێکەن بەقەی ئامریکا و ئەوزاعە جیهانی لە چینەوە ئەیهێنن ئەیقەن بەقەی عەرەبستانە سعودیە ئیستا جەنابە دانیشتی لە ئیمپراتوریەتە گەورەی لە قاڵب درهاوە ئێران و تەحلیلە بۆ من کرد هەتا ئیمپراتوریەتە گەورەی عوسمانی براکەم چۆن ئەم سەرکردایەتی عەقڵی نەگەی لە مەسئلەیەکی حەساسی ئاوا بڕیار بدات فەرمان بدات کە چی ئەکات جەنابە ژی نایکە دەی خەڵکی کوردەوار وازەح پێتان بڵێن وازەح سەرکردایەتیە ئەحزاب تەکە دەوڵەتە بەعسا هاوکارە نەمکارە بە خەڵکی کوردەوارەکەن خۆ مشەخەسە کاکە ئەکرێتۆ لە مەقولەیەکی ئاوا بڕیار نەدەی تۆ هەڵەبجە و دروست کردەگە
2 مانگ دوای هەڵەبجە جەریانەوە ئەکەوێتە ڕێت و دیسانەوە بێ هەڵوێست ئەوێسی لە دوورەوە خەڵکەکە و بەرداگەسە ناوم مردم و پێشمەرگە و بەرداگەسە ناوم مردم ئەو قۆناغێکا لەبەرەوەی بەهانەی تۆ بوو ڕێت بە یەکجاری نایکا مەرحەلە مەرحەلەیەکە لە بچووکترین جێگەیش و دەسی بۆوات دۆڵە جافایەتی کە هەرێژن ئەنفالەکەی هیچ نەوگە تۆ بۆ سکوت ئەەکەی وە حیچێ نایژی دقیقەن بۆ خاتریوە ئەنفال بکرێت دقیقەن بۆ خاتریوە و خەڵکە لەبەین بوون داستانەکە ئەمەسەخ و کاملەن وازەحە عقلیان نەگەی نافەهمن دێخۆی من پێم وتی سەرکردەکانمان سەرکردەی عەقڵمەند و ڕاستەقینە نەبوون ئەوە قسەی کۆتاییە لەو بارەیەوە بۆ کورد منزورتە ئەنا کاکی گیان بێسبام پێت بێژم ئەمانە دەرئەنجامە هیچ مشت و مڕ و بیرۆکەیەکی کوردی نەهاتوونەتە دەرەوە کێ تەسلیحیانی کرد کێ چەکی پێیاندا کێ پولی پێیاندا کێ دای سووریە ئێران تورکیە عێراق بەگەوانم لیبیا سووریا هاوکاری شێتیە کرد لە سەرەتاوە ئەوان چەشان پێدا لیبیا بێ مقابل دەیدا بێ مەطالیبی سیاسی سووریا منافیز بوو لەگەڵ حکوومەتی عێراقا بۆیە هاوکاری حرەکەی کوردی ئەکرد و هەری حرەکەی کوردیشی ناکرد دەستی لە ئاژاوی ئەفریقیا و ئاسیا و هەموو منتیقەکەیە هەبوو سووریا حکوومەتێکە جۆرێک حکوومەت بوو حکوومەتی سووریا تی ناگەشتی چییە تی ناگەشتی هاوکاری حرەکەی ڕەهابیە کرد هاوکاری حرەکەی دیموکراتیە کرد هاوکاری حرەکەی مارکسی ئەکرد هاوکاری حرەکەی دار و جەردەشیە کرد جەردە ئەمە سفەتی حکوومەتی سووری بوو بەڵام بە تایبەت کە لەگەڵ عێراقا هەردووک بەحسی بوون خۆیان ناو نابوو بەحسی چەپ و بەحسی ڕاست و بە لەلایەکی تریش لە ناوەڕۆکە سووریا حکوومەتێکی شیعە بوو عێراق حکوومەتێکی سوننە بوو سەدام حوسێن بوو ئەمەش یەکێ لە ناکۆکیەکانی ئەوان بوو کە لەگەڵ یەک زۆر قوڵک نەبوون بیرەوەریەکت ماگە لە ئەنفال تێنە سەر و تەحلیلە سیاسیانە کاکە بیرەوەریەکە ماگە لە ئەنفال بیرەوەریە کەسێک شەخصێک خانەوادەیەک لادەیەک بیرەوەریەکە هەست تەسویر و تابلۆیەک دەی بە ئێمە کاک وشیار بیرەوەری بچووک ئادەی یان چۆن تۆ تەوزیح بە لەم سەر و بەندە ئەنفالەت و چی چاو بێکەوت ئەنفال کارەساتێکە بە من ناژێڕدرێتەوە من ناتوانم باسی کەم لەبەرەوەی من قەنەعەتم وایە هیچ مخریجێک لە جیهان و هیچ بیرمەندێکی بەهێز هیچ عەقڵمەندێکی سیاسی بەهێز لە ڕووی فیلمسازیشەوە بۆ هەتایە کەس ناتوانێت تعریفی لە ناوبردنی میلەتی کورد بکات لە خواروی کوردستان وەک ئەنفال یەکێشی کەس ناتوانێت ئەمە بکات ئێمە خۆمان کە مەنتیقەکەمان ئەنفال کرا وەکو پێم وتی چووینە دامێنی شاخی پیرەمەگرون و ڕۆژ ئاوای جادەی سلێمانی دووکان لەو مەنتیقانەیە خۆمان پەنادا دواتر کە سەرەی ئێمە هات بۆ ئەنفال کەس مقاومەی پێ نەکرا تەنها لە دوو شوێن شەڕ کرا لە دوو شوێن لە مەنتقەی دەشتی کۆیە جەماعەتی شێخ جەعفەر و کاک شێخ جەعفەر و ئەمانە هەندێک شەڕیان کردبوو تیپی 23 سووداشیش هەندێک پاشماوەمان مابووە لێرە هەندێکشمان ئاوارەی ئێران بوون حدود بوون لە ئەنفالەکەی یەکەمە مەجالیان نەبوو بێنەوە هەندێکیان بە پێچ هاتنەوە لە مەنتقەی خۆشناوەتیەوە مەڵبەندی چواری یەکێتی لێبوو لەوێ هەندێکیان هاتنەوە بەڵام ئەوانیش کە هاتنەوە نەبوو نەمایە ئەوەی کە بتوانن شەڕکەن
توانیمان بەس خۆمان دەرباسکەین تەنها سەعاتێ شەڕکرا لە یەک شوێن لەسەر شاکی گەورە دێ ئەتوانم پرسیارەکە لێ بە پەلە پرۆزەی خەڵک ڕای کرد ئەتوانم پرسیارەکە لێ بکەم کاکە دوای ئەمە کە ئینسحابمان کرد حەزم لێ مەزوری جەنابەت بەیان کرد ئینسحابمان کرد دووبارە بۆ بناری پیرەمەگرون بۆ شوێنە عاسیەکان ئەو شوێنانەی کە چڕن ئەتوانین خۆمانی لێ بشارینەوە خۆمانی لێ پەنابین پێشمەرگە دوو شەو ڕۆژ نان و ئاوی دەست نەکەوت پێشمەرگەکان بە دیار منەوە ئەگریان هەندێکیان مەسئولەکانیشە گریان هەندێکیان ناکرێ ناوی کەس بێنی لەو حاڵەتانەیە چونکە حاڵەتی زۆر تایبەتە لە برسانە ئاگریان دێک مابوو بە مۆقەت بە وەساتە لە تەنیژ مەعسکەرێکەوە شەو خۆم پیاکرد چوم فەردەیە ئاردم بۆ هێنا لەگەڵ تەنەکەی ڕۆنا کردمان بە ناوساجی هێندێک قاپوشتیشم هێنا لەو ئەشکەوتانەیە کردمان بە ناوساجی هەتا تۆ زێبوژانەوە پێش ئەوە کە من بچم ئەوە بکەم ڕۆژەکەی پێشمەرگا گەڕا گەڵای داربەڕوویە خوارد گەڵای داربەڕوو تفتە قوتیش ناچێت وەک برادرێ هاتووە منتقەی ئێمە کاتی خۆی سیچکە و مازووی لێبوو وایە کرد سیچکەیەکی لێ کردەوە لە مازۆکەی خوارد بۆی قوت ناچوو تفتە ئەیوو سێف ماڵی شێخ تفتە ناخورێ جا منیش پێم وتن بابەجان داربەڕوو گەڵاکەی ناخورێ فەرمونون ئەم دارە بەنە جیایەکانم پێ ناساندن ئەو ژیانەی کە ئەخورێن چونکە من خۆم دەمێک بوو پێشمەرگە بووم ممارەسەم زۆر بوو لە برسێتی و بەزم و ڕەزم و ئەمانەیە قەناعەتی هەبێک گەڵایان بەو دارەوە نەهێشت چونکە گەڵای دارەبەن مزروو خۆشە زۆر مزروو خۆشە ئەنجا خەرتە لە چاوبازە کرنگیر نازانم چی مەجموعەیە شتم پێ ناساندن کەوتم ئەم ژیانە ئیسادەی لێکرێ و ئەخورێ ئەمانە بخۆن هەتا تۆ زێبوژانەوە تا شەوی بەسەرهات شەو بە قاچاقی خۆم کرد بە دەیەکە سێ مەفرەزە جاشی تیا بوو چەکداری حکوومەتی عێراقی تیا بوو تەقەشیان لێ کردم نەگەڕامەوە گەڕامەوە لەو شوێنە لە لایشترەوە خۆم کردەوە بە ناودەیە بە ماڵێکا بە دزیەوە نان و ئازوقەم بۆ بردن بە کۆڵ ئەزانیوە بیری چی کەوتم و بێسەفەلە ئێمە بەو شێوەیە ژیانمان بەسەر برد ئەمانەی ئێستاش بەو شێوەیە ژیان بەسەرە بن بۆیە من هیچ ترسێکم نییە لیان لە کوشتنی خۆشم کە قسەیان پێڵێم ئەڵێم هەمووی خائین بوون ئەس عەرز دەکەم ئێستا عەرز دەکەم هیچ ئەمەی کە ئێژمێ هیچی تۆ ناگرێتەوە کاگوشیارە ئەزانی ئەم قسەیەکی منەواتەوە بیرە کامە سەحنەی ئاشنا خەڵکی کوردەوار لەبیرتان تێت 16 ئۆکتۆبر و کەرکووک لەبیرتان تێ خەڵکی کەرکووک ژنی ئەهاتە دەرە و یەخەی ئەگرت بەمانەی کە ناویان پێش دەرکەیە ئەی و دەرمەچن بۆ کوێ دەرەچن دەرمەچن بۆ کوێ دەرەچن من ماتەڵ بووم دانەی لەم تەسویرانەم بۆ تعریفکەی خەڵکەکە یەخەتانی گرتووی بێژێ دەرمەچن بۆ کوێ دەرەچن خەڵک لە تاوی دڵی خۆیکە ئەوە ڕاستە حەقیقەتە عەرز دەکەم مقاومە بە کورد ناکرا دووسێ حکومەت هێرشی بۆ کردی ئێران بوو عێراق بوو حەشدی شەعبی بوو جێشی عێراقی بوو شەڕ ناکرا حیزب هەبوو بێ شەڕ ڕای کرد حیزبیش هەبوو بەشێکی لەگەڵ جێشەکەی هاو بەشێکشی خیانەتی لەوەی ترە کرد بەشێکشی شەڕێ کرد تێگەشتی کورد بۆیە بێسەروبەرە هیچ ئیتیفاقێکی نێودەوڵەتی نییە تێگەشتی براکەم هیچ ئیتیفاقێکی ڕاستەقینەی نەک لە ناو خۆی ئێمە لە 2004 وشیار اجازە فەرموو کاک وشیار تو خەریکی تحلیل سیاسیەکەی وانیە حیچی وانیە جەنابەدەی فەرموو وانیە اجازە فەرموو بام بێمە سەر لەختەکە ئاغا گیان ئەو تەسویرەی کە ئێوە 16 ئۆکتۆبر دیتان خەڵکی کەرکووک یەخەی بەمانەیە گردەی و دەرمەچن بۆ کوێ دەرەچن هەر ئەو تەسویرە لە ئەنفالا 100 جار ئێشێ تکرار بووێتەوە تکرار بۆ تۆ دەرمەچن ئەوە کاک وشیاری شوتی کاکە گیان ئەمەی کە ئێوە پێی ئێژن شۆڕەشە کوردی شۆڕەش دارلاسیق و بنێشتەقاندن بووگە کارم بەوە نییە خەڵک کوژیاگە چووگەسە ئەوێ کەوت کەسە ناوی هێزی جەمعی و شەڕی کردگە و کوژیاگە نە ئیدئۆلۆژی هەست
نە ئیدەی کوردی هەست، نە تعریفی لە سەرزەمین هەست، نە تعریفی لە قداست و پیرۆزی ئومەتە کوردی هیچی نییە، فەقەت گەرەکی خۆی دەرباسکە. من لە سەرەتاوە ئەوم پێوتی کورد خاوەنی عەقڵی دیبلۆماسی نەبووە تا ئێستا بە هەموو شۆڕشەکانەوە. کاکە ئەمە شۆڕش نییە، ئەمە براکەم ئەمە شۆڕش نییە، ئەمە ئەنتەریات. کاکە ئەمە شۆڕش نییە، ئەمە ئەنتەریاتە، مشتێ ئەنتەرەوە سەر ئەم ئومەتە کوردی و نابوودی کەن. نا ئەوەش نەبووە، حەزەکەم شتێکی پێ بڵێم میلەتی خۆمان ڕەزیل نەکەین. ناچار کراوە ئەوە ناچارە کێ کراوە؟ ناچار بە پوڵ کراوە. کاکە ئیجازە فەرموو ئیسا ڕازەکە ئەشەو بلا ڕاست ئەوەی نەکردایە حرەکەی کوردی. ئێستا کورد دەزانینی لەکوێ بوو؟ لەکوێ بوو؟ وە کوردەکانی بەسرا تعریب کرابوو، وە کوردەکانی بەغا تعریب کرابوون کە ئێستا کوردی نازانن. 1000 ساڵە تعریب کراوە. کورە کاکە بریام کوردیانە هەر نەزانیە دەمەکەن و خەسیاگی لێ تێتە خوار و خۆ بە ئەم زوانە کوردیە مارشال ڕۆمل قسە ناکە، خەسیاگیکی کاولی تەسلیمبووگی برسی خەریکە قسەکە، کوردی قسە ئەکا، کوردی قسە ناکە. ئەخماڵ ئاواوێ ئێوە خەریکن هەرچیشتە دۆشا و قاتیەکە ناڵ نسان تیکەوەتیکە بڕاتە بەرەوە. کورد کواماگە، کورد کواماگە، کورد ئیدەیە عەزیزم، کورد جەهانە کوا، کورد ماگە مشتێ تەسلیم بوو، مشتێ برسی، مشتێ تەحقیر کریاگ ماگەس و کورد کواماگە، کوا قیەم ماگە، کوا میراسە هەزاران ساڵە ماگە، سەرزەمین کواماگە. کاکەگیان من سوالم لێت کرد ئەژم خەڵکی ئەو لادیانەوە ئەنفال کریان، یەخەیان بەمانە کرد وتیان بۆ کوێ دەرەچی، جەنابێژی بە هەزاران جار اتفاق کەوت لەگرا ئەشێ مشەخەص بێ شەهیدیدا هەتا توانیتی خۆی لەژێر دەستی فەڕەنسا دەربێنێ. کاکە گیان برای براکەم عەزیزەکەم ئەووەڵەن فەڕەنسا کشوەرێکی ئوروپاییە بە تەمەدونێکی جیاواز و تەپی داگەسە سەر ئەم مەنتەقە وا لە خاکە خۆی دوورترە. ئەمە ئەڕواتە قاڵب شەڕە کۆلۆنیالیستی. ئەوەی تۆ بەحسی ئەەکەی دەوڵەت میلەتێکە کە لەگرا دانریاگەوە تەداخولی هەستەکی یەکتریە، پارتە دموکراتە کوردستانە عێراق، یەکێتیە نیشتمانیە کوردستانە عێراق، مؤسسات دولة عراقين، مؤسسات دولة عراقين وهان بشوين بشقرتن لباشترين حالات لدى صلاة دولة عراق يا غيان. تو ناتواني مقايسة ابو باشان شر وطنية جزائر ناتواني مقايسة بكي تك الشر دودانا حزب الدسكرد کە تەمینات شۆڕشەکەیان دەوڵەتێکی تر کردگێسی و هەدەف لەم ئەنتەریاتە نابوودی مردمە کوردوگە. کاکەجان ئێوە سەرزەمینتان کاول کرد. مساعدە بکە. تۆ فەرمووی ئێران و تورک ئەمایان کردووە و دەستکیسی ئەمانن ئەم حیزبانە وایە؟ تەبیاتن. من ناڵێم هەر ئەمانین بەتەنها، هەندێک ئەمریکاین و هەندێک بەریتانین تا ڕادەیە ئیسرائیلیشن. تەبیعەتەن ئەمانمانەمە تعریف کردگەس و ئاغاکیان دەوڵ ئەمانە هەمووی یاری عەقڵیەتی نێودەوڵەتیە بەسەر قیادەی کوردیەوە. ئەمە کۆتایی بە هەموو شتێکێنێ لە بەرامبەر و پرسیارانی تۆ. با منیش پرسیارێک لە تۆ بکەم. فەرمایە. لای جەنابەت کورد چی بکە؟ منەوە نەترسانی. سەر ئاغاگیان با من نقطەیەکە پێبێژم تۆ منە بردە سەرەتاوە. سوالە ئەوەڵ ئەوەسە کێ بە ئێمە وتکێسی کورد؟ ئەمە سوالە ئەوەڵە. خۆمان بە خۆمان وتگمانە کورد یا کێ هات کە وتکێسی ئێوە کوردن؟ لە 100 ساڵ ئەخیرۆ ئاغا کاکە ئیجازە فەرموو برای براکەم بین بە کورد ناوبراوین. کاکە گیان ئێمە وەختێک بە ئێمەیان وتکە کورد یەکێک هاتکە نەقشەیەکی کێشاگەوتکێسی ئەم خەریتە پێی ئێژن کوردستان بە تۆ ئێژن کورد. بەڵێ ئەمە هەمان کارەکە بۆ عەرەبەکانیشیان کرد. کێ کردی؟
میسیۆنەرەکانی جوولەکە مەسیحیە بریتانیای ئامریکایی کردیان. ئێستا ئێوە ئەلەشتەر بە کورد نازانن چون نییە لە ناوی خەریتەکەی ئاغای فاسۆما نییە لە ناویان. خۆ سوال ئەمەسە یەک کورد نەهات بێژێ من بۆ کوردم، سوالی نەکرد بۆ کوردم. کورد یعنی چی؟ ئەو جار ئێستا کە من کوردم و من ئەمەمە چی دوژمنم منە؟ وەختی تو ئێژی شۆڕشێکی کوردی دەستی پێکردە ئێشێ بەم سوالە دەست پێ بکە، بەم پرسیارە دەست پێ بکە کە من کێم دوژمنم کێس، بۆ دوژمنم بۆ هاتگە. تۆ خولاسە بووی تو سەر ئەوەی کە یەکێ پێتی وت کە تۆ دەمە قۆپانەکەیتە پێ زوانە کوردی ئێشێ دروستکەی بەگرا ئێژن کورد ئەو لاتەری تر کورد نییە و تۆ تێ شۆڕش دروست ئەەکەی بۆ ئەمە ئەمەی کە پێی ئێژن کورد معنا پێیاکە. یعنی ئێمە ئەسڵن هیچ پێناسە ئیسە جەنابە ئێژی ڕۆژهەڵات باشوور باکوور من هیچ کامێن قبوڵ نییە، ئەدەبیاتێکی فاسدی دەوڵەتیە. من کورد بە مەفهومێکی انتزاعی ئەزانم، یعنی بە چۆنیتی ڕوبەڕووبوونەوەی ئینسانێک تەکە جیهانەوە تعریفکردنەوەی خۆی ئەزانم و کورد بە میلەت نازانم بە ئومەتی ئەزانم و سەرزەمینە کوردەواریش لە ئینتەهای کەراچیەوە حتا کنارەکانە دەریای مەدیتەرانەوە دەریای سیاه ئەزانم. حەوزەیە تەمەدونە کوردیە، ژیانە کوردی تیا بووگە و من تعریفم کردە سواغەگەن اتفاقێکە کەوتگە ئەمانەی ئەجازە فەرمواغی ئەجازە لەبەرەوە هەتا چێتە خەزەر ئەجازە ئاغەگیان ئجازە بەڵامەوە بوو بە خەون خەونی ئاغەگیان هەر ئەم حیزبانە خراپیان کردگە کریاگە سەڵ خەونە 1000 ساڵە کورە 1000 ساڵە چی ماوە داواوەیەوە هەربوو لە خۆتان و ڕقم فرادن ناگاتە 300 ساڵێمە وامانە پێاتکە. جازە فەرمواغەگیان ئێستا ئێمە خەریکین ئیسباتی ئەەکەین ئەمەی کە ئێمە قەبارەمان بچوو کریاگەسۆ دائیمەن شکستمان خواردگە ترسیاگین کورد نەماگین نابوت بووژین کە کردی لەولاوە قەبارەیە دەوڵەت ملەتی یەهودی کردی، دەوڵەت ملەتی یەهودی ئێرانی، دەوڵەت ملەتی یەهودیە خەزەریە تورک بە هاوکاریە کێ بە هاوکاریە کەسانێک کە تحت ناوە حیزب و شۆڕش بۆ کوردی دروست ئەەکەن. ئالم سەروبەندی ئەنفالە ئێوە لە فەرمایشاتە کاگوشیار تێگەین تا ئەم دقیقە وجودە ئەم نیرویە مسلحە وانە بەرنامەی هەست نە قودرەتی هەست نە معلومە گەرەکی چی بکە وجودی فقط بۆ ئەوەسە بەهانە مەوجودوێ کە ئەم سەرزەمینە کوردەوارە نابوت بکەن 5 دانە پیاگی بەجەرگ و ئازای شیواتی ئەم کوردەبی لە ناو ئەم حیزبانە بەندەی بندەسی بیکوژن تا کورد لە زەخیرەیە ژەنەتیکی ڕوڵەیە بوێر خاڵی بوێتەوە خاڵی بوێتەوە. پرسیارش تێم هەبوو بەڵە فەرموو گرنگە تۆ کە ئەم بەرنامەیە پێشکەشی خەڵکەکەی پێشکەشی مردومەکەی بەڵێ تۆ چەند پرسیارە 12 پرسیارە لە من کرد بەڵام گرنگەوەیە بەڕێستان ئاخێز چی هەیە بۆ کورد؟ ئاخێز مەتنی کوردی دروست کردگە چی هەیە؟ ئاخێز مەتنی دروست کردگە مەتن یعنی چی؟ یعنی چۆن عەرەب قورعانی هەست ئاخێزیش مەتنی بۆ کورد دروست کردگە کورد کێس چۆن وایە پێهاتکە چۆن سەرزەمینەکەی لێ سنوریاگەسۆ 1800 ساعت مەتنە شەفاهی هەست بینویسن دەکتێوە بە هەر باسکردن لەم ڕێگای ئەلکترۆنیاتەوە چ نەتیجەیەکی ئەبێ؟ ئەتوانین بیکەینە واقعی ئێمە؟ بەڵێ ئاغاگیان واقعیەت بە ڕەوایەتەکرێ یاری و بازی نێودەوڵەتیەوە ئەمە گرنگە. بەڵێ ئاغاگیان بەڵێ یەکگرتنەوەی ئومەتی عاملە ئینسجام ڕەوایەت تۆ بۆ هەر حرەکەتی لەم دنیا گەرەکتە بیکەی هەر هێزێکی مادی کە گەرەکتە تەولیدی بکەی ئێشێ باوەڕ بکەی بە داستانێ. ئمڕۆ تۆ $100 ئەمریکا خەیتە گیرفانە ئەڵێ پارەم هەیە کاغەزێکی ڕەنکراوی سەوزە بۆ ئێژی پارەم هەیە ئێستا من بێم داوای سیارەکە بکەم
20 دانە $100 بەمە دەستۆ ئەیدەی بە من 20 بەرگە کاغەزی سەوز هەڵەگری بۆ خاتری وی تۆ باوەڕت کردگە ئەمە پێی ئێژن پوڵ و تۆ ئەتوانی بەم پوڵە لە هەر کوێ خەریت بکەی لەزا تۆ لە $7 ئەمریکایی تەمام جیهان باوەڕی پێکردگەوە مشتەرەکە تۆ $1 ئەمریکایی هەر کوێ بۆی لێت ئەسێنن پس عامل ئینسجام تەوەجۆ کاغەیان ئەوەی کە ئەتوانێ یەکگرتووی دروستکە تا حرەکەتە گەورە دروست بێت مەتنە ڕەوایەتە چیرۆکە مشتەرەکە یەکێ بوو یەکێ نەبوو بێجگە لەخوا حەجکە نەبوو ئەزانی کوردیانی چی کوردیانی ئەمە وەختی ملیۆنها ئینسان باوەڕیان کرد بەمە چوونە ژێرە بارە ئەمە و حەزیان کرد بەم ڕەوایەتە کورد بە وجود تێ نیروی لێ بە وجود تێ تەوەجۆکەی کورد تابەر لەوەی کە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بێت ڕەوایەت کوردی یعنی فینکشنە کوردی نەبوو و ئاخێز فینکشنە کوردی دروست کرد سە پێتێژێ کورد کێس پێتێژێ ئێمە کەین فەرقمانتەکە دنیا کێس دەگەرە کورد کێس دەگەرە کورد کێس ئەوی ترە کورد کێس کی گەرەکی کورد نەناو بوات ئاخێزە کوردەوارە سەربەخۆ کاری کردەوە بۆ تایبەتە لە تاریخە بە پێچەوانەی تەمامە نظامە ئینقیاد و ئەدیانە ئیبراهیمیە کورد موجود و مخیر و ئازادە تەوەجۆکەی ئێمە ئەو کارمانە کردەوە بسیار کارێکی مهم بووگە بزانە تۆ ئەڕۆیتە ناوە هەرم تاریخەکە بەحسیەکەی وەختی ئێژێ تورک حملە کاتە سەرزەمینێ ئێمە سوالە گەورە توانی پرسی وەسە کاکە عاملە ئینسجام یەکگرتنەوەی تورک چ بووگە نێسی ئەیدرۆکەی چون تۆ هەر وەم مەتنە جوولەکە نویسە گەرەکتە بێژی دیا ئەکۆیە مەوجود بوو ئێژیت حملاتە ئاشوریان و هێرشە ئاشوریان بوو بەهۆی ئەوەی کە مادەکان یەک بگرن ئێستا عاملە ئینسجامە ماد بووە چی تاڵانکاریە ئاشوریان تۆ ئیشێ مشەخەسی بکەی عاملە ئینسجامە تورک چییە موجود نییە درۆکە عاملە ئینسجامە مۆغۆل چییە موجود نییە درۆکە تۆ ئەتوانی قبولکەی عاملە ئینسجامە عەرەب مەتن محەممەد وێت ئەتوانی قبولکەی چونی مەتنێکی هەست عاملە یەکگرتنەوەی هیچ ملەتێ لەم دنیا بەر ئەساسە مەنافع و پوڵ یەک ناگرێ ئیمکانی نییە یەک ناگرێت یەک ڕەوایەتە مشتەرک یەکێک ئەگرێت و کەسانێک ئەگرێت و ئەتوانێت ئیتحاد دروستکە ئاغاگیان و کورد ئەو کاری کردگە و ئاخێز ئەو کاری کردگە بۆ کورد سەرکەوتووە بن هیوای سەرکەوتتان بۆ خوازم بەڵام ئەوەی کە گرنگە ئەمری واقعە یعنی بڕیاری واقع ئەمڕۆ کاکی بڕێزم تۆ فکرەکە ئێمە وایە حەپەروتە ئێمە نینە حەپەروتە ئێمە بڕیار و واقع دێن واقع بڕیار و واقع ئەمەسە تۆ حەل بووگی لە بین چووگی ئەگەر ڕوخسەت هەبێت دەوڵەتە و ئەم دەوڵەتیە منتیقەی شەرق الئەوسەد کە هاتۆتە ناوەوە بە بەلاش نەهاتووە بۆ مەسالیح هاتووە ئێمە ئەبێ بیر لەوە بکەینەوە ئایا مەسالیحی ئێمە لە ئێرانی 100 ملیۆنی زیاترە لە تورکیای 100 ملیۆنی زیاترە بۆ ئەجنەبی ئایا بڕیار و تەماعی ئێمە ئەو پاروەی ئێمە هەمانە چەورترە لە 22 دەوڵەتی عەرەبی کە ناحەزی تۆیە ئەمانە ئەبێ لێک بدەیتەوە بۆ ئەوەی لە واقعەکە تێبگەی کە ئەمڕۆ زلهێزی خوای سەرزەوی ئەبێ وا بڵێن چونکە سەرزەوی خوایەکی هەیە خوای گشتیش جیاوازە خوای گشتی خوای هەمووانە بەڵام خوای ئەمڕۆی سەرزەوی دەسەڵاتدارانی زلهێزی دنیان ئایا ئەکرێ ئێمە لەم فترەیە ئەتوانین خۆمان بکەین بە ئەمری واقع بە ئەمری منتیقەیی و واقعەکە ئایا ئێمە ئەتوانین لاعبێکی باش یاریچیەکی باش بین وازیچیەکی باش بین لە سیاسەتی نێودەوڵەتی خۆمان بکەین بە حیسەیەک لە حیسەکان چونکە ئێمە کاکە بێسە خوا کاکوشێر بێسە من سوالەکانتم تێگەی کاکوشێر ناتوانین خۆمان بستەپێنین
کاک وشیارە جازە بدە کاک وشیار هەر بەو مێژووی کە تۆ بەحسیەکەی گەردەن کەشتەرین ئیمپراتورەکانە دنیا کە تۆ پیانێژی خوای دنیا بە قەومێکی بەڕبەڕی پێپەتی لە بین چوون ئەس جملە ئیمپراتوریەتە ڕۆم بە هوونەکان لە بین چوون ئەس جملە ئیمپراتوریەتە ساسانیە ئێرانی بە ئاعراب بادیە نشین لە بین چوون تاریخە جعلیە من هیچێکی قبول نییە ها هیچێکی قبول نییە ها با بزانی ئیمپراتوریەتە پڕتەمتۆراقە ئیسلامی بە مشتی بادیە نشینە وحشیە مغول لە بین چوو پس ئەمە عەرزە واقعە کە جەنابە بەحسیەکەی هەمچین دوور لە تەخەیول نییە ئەوەڵەن جەنابەت خەریکی بازی لە کایی ئەربابە ئەەکەی لە زەمینە دوژمنە ئەەکەی تۆ لە زەمینە دوژمنە بە تعریفە دوژمن بە کەرەستەیە دوژمن هیچ وەختێ ناتوانانی سەرکەوی تۆ زەمانێ سەرەکەوی کە بازیە خوت بکەی خوت بازی بکەی خوت تعریفیکەی تۆ خوتکەی خوت تعریفیکەی تۆ هێز یعنی چی جەهان لە مقابڵە تو ئاوێسێ تۆ ئەگەر ڕۆڵە بوویت ڕەوایەتە مشتەرەکت بوو عمق اجتماعیت بوو مردمێک لە پشتا و چۆک بە دنیادا ئەدەی کەسافت دەرخواردە دنیا ئەدەی عەزیزم ئەم دنیا گەرێکی تۆ لە بین بووە تۆ چیەکەی ڕێی خەمزەی بۆکەی چاو ئەڕەژی لە بەردەمیان هەڵاقنی لۆبیگەری ئەەکەی پارە دەرتێری لقمەی چۆر دەرتێری یا زەبر نیشانەدەی یا خۆت قدرەتمەند دەکەی یا لەم فەسادە دەرتی یا تعریف یەکەی تۆ خۆتکەی یا دانیشتی دانەی ئەمریکای بۆتی تعریف کاتۆ تۆ کەی بە تۆ بێژێت تۆ فەساد کاکە جازە بدە جەنابەت هەر خەریکی عەقڵ خەیتە کار کورە کاکە عەقڵمان خستکە کار خۆ تەقلەمان لێ نەداگە جازە فەرمواغە گیان کاکە چۆن ناتوانین تو حەرێژی ناتوانین کاکە گیان لە نەزەرە جەنابەت عەقڵ ئەوەسە وا پارەی پێ پەدایەکەن عەزەڵەیش ئەوەسە وا عەرەبانەی پێ مەسەلە پارە نییە ئەی چی من بێپارەترین کەسی ئەم مەنتیقەیە مەگەر مەسەلە پارە بێ نه من جنابتم نەوت منزورم عقل بوو مع نازان منزور چیە لە عقل ئەوەسە کارێ بکەی کە نەیدۆڕێنی عقل ئەوەسە شەڕێ بکەی کە نەیدۆڕێنی یا شەڕ نەکەی یا کردی سەرکەویتە ئەمڕۆ توانی شەڕی عقل بکەیت چونکە شەڕی عقل چۆن نەکرێن کاکە شەڕی عقل چۆن نەکرێن کاکە ئیجازە فەرموو شەڕی عقل چۆن نەکرێت کاکە شەڕی عقل چۆن نەکرێت تارێشی بچووکت بۆ نێرێ دەستەکا بە گیرفان تا هەوێکە دەرەکان جاوپوژێ تۆ بێ لەگەڵ عەسری ئەمڕۆیە بتوانانی چی ئەەکەی چۆن عەقلێتێک داڕێژی تەنها من و تۆ ئەو عەقلەتە ناتوانین داڕێژی ئەمە گرنگیەکەیتی گرنگی مەوزوعەکەی ئێمە ئەمەیە ئەسڵەکەی ئێمە ئەبێ هەموو عەقڵمەندانی کورد بێنینە سەر خەت عەقڵمەندانی کورد نەک بە عەقڵی خۆمی بکەم بە تەنها یا تۆ بە عەقڵی خۆتی بکەی ئەوەی کە عەقڵت پێشکێ بە تەنها ئەمە ناکرێت ئێمە بێ ئەنجومەنێکی ڕاوێژکاری نەتەوەیی گرجیری کوردستانیمان هەبێ منتیقەیمان هەبێ یەگەشتی و بتوانی یاریەکی نێودەوڵەتی گەورە بکەی حقوقی تۆ ئێران ناداتێ تورک ناداتێ عەرەبە ناداتێ دوژمن تەبتێوە نەتەوێت ناحەستە و نایەڵێ و تەماعی لە وڵاتەکەت و لە نەوت و لە سەروەت و لە شاخ و لە ئاو و لە هەموو شتێکتە ئەمە حەقیقەتە ئەبێ ئێمە ئەنجومەنێکی نەتەوەیی ڕاوێژکاریمان هەبێ بۆ دانانی دەستورێک ئیستراتیجێک بۆ گەلەکەمان بۆ ئومەتەکەمان یەگەشتی براکەم جا چۆنی لە قەڵەمە دەی نەتەوە میلەت گەل ئومەت چۆنی لە قەڵەمەدەی ئێمە لە منتیقەکە گشتی فەرقەکە نەوانیە تۆ هەروە لە خۆی و بیرکێنی پێوە بڕات گەل لە ئومەتە چوزانم نەتەوەز نەخە هیچ کامی نییە نەتەوە نیە ئومەتە ئاغیان نەتەوە نییە ئەمە یەک دوو ئاغیان ئەوەی کە جەنابە ئێژی ئەقڵە گشتی ئێمە دەمێکە وتمانێشی داناکانە کورد پیا بوون سەر و کەلایەن پیا بێت و بێت تێن بسمیلە نایەن ئێمە کارە خۆمانەکەی تەوەجوە فەرمووی بارێ بە هەرجەهەت ئەوەی کە ئێمە گەرەکمانە سابتی بکەین وەرم دادگای ئەلفالیانە گەرەکمانە سابتی بکەین گەرەکمانە سابتی بکەین تەواوی ئەوانەی تا بە ئیمڕۆ تحتە ناوە کورد قسەیان کردە بەرساختەیە دەسە نظامە سوڵتان بەرساختەیە دەستگای جودۆ کریستیانەتیم بۆ نابودیە کورد هاتکن بۆ کاولیە کورد هاتکن بۆ لە بینچوونە سەرزەمینە کوردەوار هاتکن تا بە ئەم دقیقە ئەوەی کردیانە سەرکەوتو بووبنتیە تا بە ئەم دقیقە ئاو ئەقلیەتە هەزوا ئێژێت ناتوانین و یاری نێودەوڵەتی بکەین و لۆبی بکەین و لەگەڵ دەوڵەتە ئەوە ئەقلیەتی داگیرکەرە ئەوە ئەقلیەتی نظامی سوڵتاس ئەوە ئەقلیەتێکە وا لە تۆ هەتایە کۆی لە تێڵێتەوە ئەوە ئەقلیەتێکە وا تۆ فکر ئەەکەی فرە ئاقلانە قسە ئەەکەی وەێ بە پێچەوانە فرە خەسیاگانە
فرن کاولانە و فرە نابودانە قسەکەی هیچ ئومەتێ لەم دنیا کە خۆی لە خۆی بایی بێت وا قسە ناکات کە ئێمە چارە کەس ناکەین چارە چوار دەوڵەت ناکەین دەوڵەت ڕەوایەتە ڕەوایەت دەوڵەت چیرۆکە بە چیرۆک ئەو ئیسرائیلی تۆ باسیەکەی مەسەلەن کە باسمان کردووە لەم هینەیە 4,000 کەسی لێ نەبووە کاتی خۆی هەر یەکە لە شوێنێک کۆکراوەتەوە کرا بۆ و ئیمپراتۆرە لەو منتیقەیە ئەمە بە تەنها خۆیان نەیانتوانی بیکەن پشتیوانێکی گەورەی نێودەوڵەتیان هەبوو ئەمایان بۆ کردن حاڵی بووی ڕاستە جوولەکە دەوڵەمەنن ڕاستە جوولەکە خطەی بەهێزیان هەیە لەسەر نیتاقی جیهان لەسەر نیتاقی جیهان دەوڵەمەندن توانیویانە هاوکاری حرەکە سیاسەکەی خۆیان من و ئێستا بوون بە ئەمری واقع ئێمە ئەوە نین کاکۆشیار تۆ چیرۆکەکانمان بۆ تعریفکە کاگوشیار تکا لە یەکەم تحلیلە سیاسی مەکە چیرۆکەکانە تعریفکە لە ئەنفال تعریفیکە تۆ قۆناغە دووەم چوویتە منتەقەیە کوێ منتەقەی قاسم کەرەم وانە وادوت کوێ قاسم کەرەم بووی لەکوێ بووی لەکوێ بووی کەوتیتە بەر لێشاوە دووەمە ئەنفال دووەمی ئەنفال ئێمە لە ڕۆژهەڵاتی کەرکووک هەولێر بووین لە بینی زەی بچووک لەگەڵ جادەی کەرکووک سلێمانی ئێمە لەو منتقەیە بوو چه اتفاقێکە اتفاقەن ئێمە بەس خۆمان شاردەوە هەتا 3-4 مانگ دوایی هێواش مەفرەزەی سحابمان کرد بۆ حدود زۆر بە زەحمەت زۆر بە زەحمەت لەشتان بە برسێتی بەماندوێتی تر ئەوان هەیە ئەلحەمدولیلا بەس نەو دەچوون شتێک نییە کە ئەوەندە باسی لەسەر پێ چونکە ئەنفال بە دووشە بە 2 کەس بە 4 کەس شتەکان کۆتایی پێ نایە و تەواو نابێت ئەنفال ئێستا کارە ساتە بۆ خەڵکەکەی ئێستا کە هەتا ئێستا ڕووفاتەکانیان هێزق و پلوسخەکانیان نەهاتۆتەوە ماوەیە کورد لە عێراقا دەسەڵاتدار بوو دوای گۆڕینی 4 ڕئیس جمهور دوای گۆڕینی پێشەش حکومەت لەناو حکوومەتی عێراقا هەتا ئێستا ئەو دەستورە کە هەیە لە عێراقا ئەمڕۆ کە دەستورێکی شێوەکاتیە تا ڕادەیەک چونکە عەرەب اعتراف بە هیچ شتێ ناکەن کە سوڵتان هەبوو دەسەڵاتیان هەبوو کورد بەشدار بووە لە دانانیا هەتا ئێستا ئێمە نەمانتوانیوە لەسەر نەخشەی حکوومەتی عێراقی ئەم فیدرالیزمەی بە اعتیبار دەوڵەتانی متحالیف لەگەڵمان بوون نەیانتوانیوە سنوورێک دیاری بکەن بۆ فیدراڵێتەکان لەبەرچی لەبەرەوەی ئەگەر دیاری ئەبێ بە سنوورێک ئەبێ بە سنوورێکی دەولیەن بەڵام ئێستا ئەوە نەکراوە یەک مادەی 140 لە دەستوری عێراقیە تەطبیقکردنەوەی منتیقەکانە نەکراوە تەنها و تەنها هەندێک پوڵیان بە نوقسانی هێنا نیوەیان دزی و نیوەیاندایە خەڵکە لێقەوماوەکەی کە لە سنوورەکانی شەنگال و کەرکووک و زومار و تەلەعفەر و خانەقین و کوێ تا چێتە ئەو منتیقانەی کە کوردستان و کاول کراون شتێکی کەم تعویز بکرێنەوە ئەوەش نەکراوە ئەو شتانەی کە لە دەستورە هاتووە تەنها پارەیاندا بە خەڵک شەرعەن ئەرزیشیان نەداونێ خانوویان نەداونێت ببەخشە کاکە وشیار قەرارەکانی سەدان لە بەغا جێبەجێکرێ ئێستاشی لەگەڵابێ ئەوەتە خانوو لە کەرکووک لەکوێ حیجز کراوە ئێستاش حیجزی ئەو سای سەدام حوسێنی لەسەر کاکە ئەوە مهم نییە کاگوشیار ئێستا ئێمە گەرەکمانە مقەسەرانە ئەنفال بدۆزین و محاکمەیانکەی کێ و کێ نادێت لە نەزەر تۆ کێن کێشە محاکمە ئەنفال یەشیان حکوم دراوە دەی لە قاعدە عەسکەریەکانی جێشی عێراقی
یەکیان حکوم دراوە یەکشیان کە شیعەیە هەر بانگ نەکرا محکەمەش لێشی نەپرسرا ئەیاد خەلیل زەکی یا خەلیل ئەیاد زەکی شتێکی وایە ئیمام جەلالیان بان کرد ئیمام جەلالیان بان کرد ئیمام جەلال حەقی چییە چوار شیعە لەولا ڕاپەڕێ لە کاکەوە پیاوی سەر بە ئێمە بووە ناچار بۆ بیکا مام جەلال مقەسەرە زانی یا نەزانی ژنە ئەنفالەکان هەموو وا لە ماڵە شیعەکانان لە جنوب و لە بەغا و لە تکریت و لە سونە و شیعە لە چوار ماڵە عەرەب بگەڕێ ژنێکی کوردیان هێناوە یا دوو ژنی کوردیان لە سەدام وەرگرتووە ئادێ باسمان سوالێکی تر ئەنفال ئەگەر ئەم ژنانەی کە تۆ ئێژی ڕاستن کوشتنی یەک مناڵ لە ئەنفالا دروست نییە کەواتە ئێمە بەم نەتیجە ئەگەین دەوڵەتە عێراقی ئەوەی بە کەڵک هاتبێت لە بینی نەبردگە مەسەڵەن ژنی گەرەک بووگە بۆ جنسکردن شتە قەشەنگێک بووگە ژنی بردەکە دەی مناڵیش لە بین ناوە خۆ مناڵ گەورە نەوگە و ئەتوانێ بیواگەوریکات و نیوەیان کەنیشکی نیوەیان کەنیشکە ناسکن و ئەیانوا گەورەیانەکە و هەمان ئیشیان تێکەوە دایکەکانیان کردی مەجموعەیە مناڵ کە لە 3 ساڵ بچووکتر بوون بۆی ئەزانن کە ئەوە شتی بەبیر نایە ئەمانەیان لە بەغا و لە شەهەدێ لە شارەکان گل داوەتەوە بە ناوی ئەشبال سەید ڕەئیس لە ڕەوزەکانە بە خێویان کردیانن بە حیمایە و ئەشبالی سەید ڕەئیس سەدام حوسێن کاتی خۆی ئاوان پێوتن مەجموعەیە مناڵیشیان وا لێ کردووە لەم فترانەیە بەرنامەیەکشمە بێ لەسەر ئەوە یا کەواتە مناڵکوژی نەکردیاگە درۆست هەرچیێژن مناڵکوژیاگە مناڵ لە 3 ساڵ بەرەو خوات بوو مناڵە 12 ساڵی شوێ هەر مناوە نەماون ئەوانە نەماون ناخوا ئەمە بەوە ناخوا تو تماشاکە کەنیشکی 12 ساڵە کەنیشکی 12 ساڵە کە مناڵە 2 ساڵی تر پێ ئەگا مناڵی لای عەرەب لە 9 ساڵ مارەیەکەن لای عەرەب لە عەقیدەی عەرەبە لە 9 ساڵ مارەی کردووە ڕەحمە لە دایک و باوکە پس هیچ مناڵێ نەکوژیاگە بەڵێ زۆر کوژراوە چۆن ئەوەی شتی بەبیر هاتبێ بۆ نمونە گەر هاتبێ لەو خۆڵە تەپانەی نازانم حەدیقەی چێ لە بەغا بۆی دوو کچێک بەرێتەوە بۆ کوڕەکەی ئەگەر جوان نەبوو بێ نەیبردووە دوایی بەر لە شاوی کوشتنەکە کەوتووە ئەوەشی کە بەدڵیان بووە ماڵێکانی هێناوەتەوە بۆ ماڵەکەی خۆی من چوومە ماڵیان بەست خۆش چوون سەفەرێکم کرد بۆ بەغا هەتا خوارەوە شەترە و نازانم چێ و ڕفاعیە و ئەمانە هەمووی ڕۆشتم لە چەند ماڵە عەشاری عەرەب لام داوە پرسیارم لێ کردوون ئەیان وت ئەمە بە پارە ئەکرێ هەرچی هەبووی و پارە کەس نەیەوت من خەڵکی توشانە دەم مع العلم لە بەغا کە سواری تەکسی بووم چوون بۆ ڕفاعیە بۆ شەترە و ڕفاعیە چووم لەوێ کابرای عەرەی عەشایر عەگال بەسەرێ بوو لەگەڵمان سوار بوو سوتمە باسی ئەنفالمان هێنایە پێشەوە خەڵکەکەمان دوان دووسیان چوارێ بووین لە تەکسیەکانە لە تەکسیەکەیە عەرەبێتی ئاو وەڵڵاهی بە پاس و بە تڕێلە هێنان بۆ گوندەکەی ئێمە 50 ژنمان گلدایەوە 50 ژن ویستم تەلەفۆنی لێوەرگرم دوای تەلەفۆنی لەگەڵا بکەم و پارەی تەکسیەکەی بۆ بەم بۆی تۆزێ عەتفی ڕاکێشم ئەوەندەی نەبەر گەیشتینە ئاسی دیەکانتی من لێرە دابەزم لە دیەکەی خۆیان دابەزی و ڕۆژ ئیسفادەم لێ نەکرد لەناوتی 50 دانەمان لە دیەکەی ئێمە گلداوەتەوە 50 کچ لە ڕێی منەظەمەی حیزبی بەحسەوە ماڵ بە ماڵ قەزا بە قەزا محافەزە بە محافەزە ژنە کورد تەوزیع کراوە کە ئێستاش ماون بیستومە هەندێکیان تەلاق دراون ناوێرن بێنەوە بۆ ئێرە لەبەرەوەی مناڵیان هەیە 5-6 مناڵی هەیە یاخود مێردەکەی مردووە کوژراوە یاخود مێردەکەی نەماوە یا تەلاق دراوە وا سواڵەکە لەناو شارە عەرەبەکانە ناوێرە بێتەوە بۆ ئێرە 5-6 مناڵی زۆڵی پێ لەو ترسە بە عەقڵی هەشتاکان کۆتاوێ عەرەبیش لە عەقڵا زۆر لە خوار هەفتاکانی شۆیە نەک هەشتاکان
مەمنون کاگوشیان دەست خۆش بێ مەمنون لە بەشدار بوون لە خزمەتە هەم خەریکە شەحنشمان کەمە بێتەوە سەر چاوە ماڕێگیان مەمنون موقعەکەمان وایە دەست خۆش بێ منام لە خزمەتە ئەوەی کە باسمان کردی وادارم جێ ومێدی خەڵکو و خەڵکەکە گوێ لێگرتێ و تێگەشت پێ لێمان مەمنون ئاغاگیان مەمنون دەست خۆش بێ شەو شەوگارتان شاد یەکێک لە ئێران ناخێز بێزەحمەت بێت کامێراکە بەگرێت شەو چادان خدا حافظ بێ بێزەحمەت بێت کامێراکە بگرێت وەختتان وەخێر خەڵک و کوردەوار متاسفانە دادگای هەفتە ئەنفالیان لە پڕێکا پەڕی و ئومیدوارم کە دیلێت نەکریا بێت و خەڵک بتوانن لەو دووە بە شێوەیە ئارشیف کرا ببیننەوە. نازانم چه هۆیەکی بوو کە لە پڕێکا دیبەیتەکە داخریا کە قرار بوو من لەسەر قسەکانە کاک وشیارە شێلەخانی قسە بکەم. ئێوە گشتتان شاهد بوون کە کاگوشیارە شێرەخانی نەیتوانی گزارشێکی منسەجم بدات لە ئەنفال و بەسەندەی بەوە کردوتی هیچ زوانێک هیچ قەڵەمێک هیچ کارگەردانێک هیچ مخرجێک ناتوانێت ئەنفال نیشان بدات تعریفی بکاوە بێژێتی. ئەمان لە واقعا لە ناوە کەلامیان مستەتەر بوو کە ئەنفالیان چاو پێ نەکەوتگە. ئەمانەت دەرچووگن فقط و سادقانە وتی کە بە هەزاران جار دیم ئێستا هەزاران نە سەد جار دیم خەڵکەکە بەرۆکی پێگرتین وتی دەرمەچن و ئەمانەی کە ناویان هێزە پێشمەرگە بوو دەرچوون. ئەو جە قارەمانەتیان بوو بەوەی کە 4 مانگ بەو شاخ و داخۆ خۆیانیان گیردا تا ئینسەحابیان کردو. دەی ئەمە چی بە ئێوە ئێژێت؟ ئەمە خەریکە ئەوە بە ئێوە ئێژێت کە لە خوڵقاندن فاجعەیە ئەنفالە ڕۆڵە سەرەکی ئەم ئەحزابە ئەیگێڕن تا مردمە موتیع دەستەمۆی دەسە دەوڵەتە عێراقی بکەن. بزانن تەسویر شتێکی یەکجار گرنگە لەسەر حافزەی گشتی و زەهنیەتە گشتیە ئینسانەکان. بۆیە کلیسا پەی بردوو کە تەسویر زۆر مهمە. هاتبوو کلیسا گەورەکانی بە تەسویرە شامە ئاخر و تەساویرە کتاوە مقدس مزەین کردبوو چون ئەم کتاوە مقدسە حاڵەتە واقعی بۆ تۆگریتر وەختی تەسویرەکەی ئەوێنی وەختی نەقاشیەکانی ئەوێنی. لەگرا تۆ ئەوێنیت ئومەت و کوردی وەختی قەبارەی بچووکۆ ئەکرێت و ئەکرێتە قەوم ئەم حیزبانە ئێشێت تەسویری تێهەڵدریاگی شکست خیانەت بێبەرودوایی و کاولکاری بۆ کورد دروستکەن. ئێستا تۆ ئەزانیت 16 ئۆکتۆبر و نەمایشە ڕفرەندومە بارزانی بۆ چی بوو؟ بۆ ئەوەی کە ئەم تەسویرەی کە ئێمە بەرگەی هیچ کەسێ ناگرین هیچێ نییەین دەوڵەت پەلامارمان بدان نابودمان ئەکا لە زەهنە ئێوە تەسبیت کە. بزانن خیاڵستانە جەمعیە زەهنە ئومەت کوردی پڕە لەم تەساویرەی کە من بۆتانێژمی. ئێمە کریاگینە کەنارەکانە دەوڵەتانە ئێران و تورکیە و سووریە و عێراق بە جۆرێک ئێمە لادێنشین و شارستانی و لە حاشیە قەرارگرتگاین و بۆ دەرکەوتنمان و بینینمان هیچ تەسویرێکمان نییە. ئینسان بەعام حەزەکە خۆی دەرخا
حەز ئەکا بیبینن، حەز ئەکا نەمایشی لە خۆی بکە. دەوڵەتە ئێرانی و دەوڵەتە تورکی و دەوڵەتە عێراقی و ئەم دەوڵەتانەی جودۆ کریسیانیتی و یەهودە چه تەسویرێکیان بۆ کورد دروست کرد خۆی پێ دەرخا؟ تەسویرە کوردە تەجاوز پێکریاک، تەسویرە ژنکوژی، تەسویرە خەتەنەی ژنان. بزانن هیچ دانەیەک لەم کوردە قەومی ئیتنیکیە نەی ئەتوانی بڕوات لە تارانە خۆی بنوێنێ و لیاقەتە خۆی دەرخا. پێیانەوت شارستانی، پیانەوت دەهاتی، دەسی وە هیچ کوێ نەئەگەی، لە هیچ کوێ دەرنەئەکەوت، لەکوێ دەرەکەوت؟ لە تەسویرە قەتڵە ناموسیە خەتەنەی ژنانە ئەهات و ئایانوەردە تەلەڤیزیۆن. ئای فڵانی خانمە فڵانی، ئەوە دیاردەی خەتەنەی ژنان لە کوردستان چۆنە و ئەمیش ئەوە متەخەسس بوارە خەتەنە گشتی وە یەک و ناوە خەتەنەی ژنان 5,000 نەفەر تووفانە تیوتری دروزە کرد. تەسویرە چیت بۆ دروزەکە؟ تەسویرە کۆڵبەرە بۆ دروزەکە، تەسویرە تەجاوز پێکریاگە نادیا مرادە بۆ دروزەکە. تۆ لە قاڵبە تەسویرە نادیا مرادە بچۆ خۆت بفرۆشە و دنیا ئەدوێنێت. کوردی ئێ کەی تەجاوزە پێکریاگە؟ چەند تەجاوزە پێکریاگە؟ کوردی ئێ کۆڵبەر وژی باسی کۆڵبەری بکە. کورد فقط بێت باسی کۆڵبەری بکە. تۆ فکرەکەی ئەمانە وا فیلم دروستەکەن لە کووردا ئەتوانن بڕۆن لە ژانڕێکی ترا فیلم دروستکەن بێجگە لەوەی کە ئەمانە ئاوارن و ئەمانە شەڕەکەن و تەجاوزیان پێکریاگە و برسیانە و کۆڵبەرن. بێجگە لەم ژانڕانە ئەحیانن ژانڕێکی تریشیان هەست دروستیکەن. ناتوانێت چون کورد تەسویرێکی تری لە خۆی نییە، نێسی ناتوانێت کاورا بێت چه ژانڕێ دروستکە؟ دراما دروستکە. کورد خۆ درامای نییە، نووسی بڕوات ڕقابەت بکات ژانڕە درام دروستکە. ناتوانێت. کورە فیلمەکەی هەر بە گیشەی سینەمایش ناگا خۆ ناتوانێت ڕقابەتکە لە تاران و لە ئەسەموڵا، ناتوانێت ڕقابەتکە. ئەنەوێن وە کلکی فڕێدەنە دەرەوە. تۆ چۆن کارگەردانی ئەو جۆرە کارگەردانی وا تەسویرە سەخافەت و نابودی و کاولی و بۆگەنی و وەحشیگەری و کورد دەرخەی؟ ئەتوانی ئەمە دەرخەی؟ فەرموو دەریخە. ناتوانی بێ بڕۆ کۆی کەرەوە. بۆیە تۆ بەم تەساویرە ئەبریتە BBC وۆیس ئۆف ئەمریکا. کورد بۆ ئەوەنە BBC لەسەر کۆڵبەر ئەیوەنە BBC. کورد بۆ ئەوەنە BBC لەسەر قەتڵە ناموسی ئەیوەنە BBC. کورد بۆ ئەوەنە BBC لەسەر شکست ئەیوەنە BBC. کورد بۆ ئەوەنە BBC لەسەر تەجاوز پێکریاگی ئەیوەنە BBC. تەسویرە کورد ئەحیانەن تەسویرە ئینسانێک نییە کە دەغدەغەهای تریکیشی هەس، ژانڕێکی تریشی هەس نەنیسی. خۆ ئیسە چه تەسویرێ بۆ تۆ دروزەکەن؟ دنیا زلحیزە و چارە کەس ناکەین و ئێمە ئەقڵمان نییە و ئێشی خۆمان کۆکەین و دنیا بێتە کومەکمان و ئێشێ واقعی ئەم سەرزەمینی ئێمە پڕە لە ئەحمەق گشتیشی دەمەدا لە ئاقڵ. کورە کاکەگیان تۆ هەنووز نەتوانیگە یەک تەسویر لە خۆت گزارش بدەی کە هەنە خۆتوێت. یەک تەسویر. زامانە لەسەر تەسویرە تکراریە کە بۆیان دروست کردگەن مانەوفرەدەن. بۆیە هیچ کامیان ناتوانێت گزارشێکی دروست بە. ئەمانە تەسویریان لە سەربازە وەتەن نییە، نسیان. تەسویریان لە سەرزەمین نییە. تەسویریان لە ئینسان لە خۆبایی با ئیرادە نییە. تەسویریان لە ئینسان خەلاقێکە لە ناو مەجموعەیە خەسیاگە کاگیری کردوێ نییە. ئەمانە حتا ناتوانن فیلمێ وەکو سریاڵە بەرەرەی ئێران دروستکەن وا دانێ ئینسانە ئاقڵ گیری کردوونە ناوی یەک مشت ئەحمەقا لە لادێوە ناوی بەرەرە کە ئتفاقەن ئەم لادێ لە ئەوجی حەماقەتە هەنێ قسەی ئەکرد هەواپەیمان شنەیەکیشە.
مەسەڵەن ئەم مەردمە فەقەت نۆکیانە خوارد وەجێی چایی ئاو نۆکیانە خوارد وەلێ نخود گلاسەیان بوو هەرچی شتێک کاوریان کردو حتا ئەمانە ناتوانن تەسویری دانەیە کوردە ئاقڵ دروستکەن لە ناو یەک مشت ئەحمەقە ناتوانن. پس ئێوە لە محاسرەیە تەسویرهای کا قەرارتان گرکە کە بۆتان دروست کردیاکە. بزانن دانەیە ژن لە هیچ بۆنەیەکی علمیا خۆی دەرناخە بۆ چون بۆنەی علمی جنسیەتی نییە وەلێ وەختی ئەگاتە فەمینیزم بازی چون سرفەن دارایە لەشە ژنانەس پڕەپێ هەڕائەکا لەوێ قسەیەس من ژنم و حەچی بێفەڕە نگووەتە بێ ئەقڵە ئەوێنی فەمینیزمە چون خۆ ناتوانێ بڕوا لە شیمیا ڕقابەتکە دێ ئەقڵی گەرەکە لەگراو علمی گەرەکە و ئێشێ ماری کووری ویت هەر یەک دانەمانی کووری تێت خۆ ناوێتەوە هانا ئارێنت ناوێ وەلێ بۆ چیقەچیقکردن و من ژنم و خۆی دەرەخا و هەچکە وەکو من ژن نەوگە و تێگەی ئەم شتە سەخیفە ئەم ئەشێ بڕوا پەرەی پێبە دەی لەکوێ خۆی دەرەخا لە خەتەنەی ژنان و لە قەتڵە ناموسی و لەو تەسویرە وا نظام سڵتە بۆتی دروستەکە بووی ئەم سەرزەمینە ئێمە بوو گەنستانە بووی کاولی لێتێ هیچ کەسێک تەسویری لە جنایەتکار و سزای جنایەتکار نییە کاورا بە ئاشکارای عالەمێژی خەڵک بەری پێمانەگردەی و بۆ دەرەچن ئێمە دەرەچوین خەڵکەکە ئەگەر تەسویری لە خائین بوایە بەر لەوەی ئەوان دەربچوایەنە بەر لەوەی سەدام حوسێن لیانی بدەیە ئەمان لە پشتەوە فیشەک لیانیانەدا خەڵکەکە لیانیانیەدا و خەڵکەکە لیانیە کوشت چون خەڵکەکە تەسویری نەوگە چۆن خائین سزا ئەدرێت نەیزانیگە چۆن تەکە خائینا بەرخۆردکە نەیزانیگە چۆن تەکە خائینا هەڵس و کەوتکە تەوەجۆکەن تەسویرە تەجاوز پێکریاگی کورد حەزی پێیەکە بردمانیان لە بەسرە تەجاوزیان پێمان کرد ئەو تەسویرەوە بەحسی مناڵ کوشتنەکەی چی مەوجودە نەمەوجود نییە دروست تەسویر حتا سەخیفانە تروێت خەڵک حەزی پێیەکە چون کورد ئەحساس ناکە کە تەسویرە سەروەریشی هەست تەسویرە ئینسانە گەورەیشی هەست تەسویرە ژەنەڕاڵە گەورەیشی هەست تەسویری کەسێکیشی هەست کە ئەحیانەن لەم جەهانە خۆی تایبەت ئەزانێ و گەرەکیە لەم جەهانە زۆر خۆی و ئێرادەی خۆی نیشان بدە ئەمە نەتیجەی دادگاهە ئەنفالیانە هەشت بوو لای ئێوە خۆش